ئازیزانمان خۆشەویستان لە هەرجێکەوە بیستەر و بینەری بەرنامەکەمانن سڵاوتان لەبێت خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەم شەویش گەڕاینەوە بۆلاتان بە هیوای ئەوەی بتوانین پێکەوە کاتێکی خۆش لەگەڵ ئێوەی ئەزیزا بەسەربەرین بە خێرهاتنی ئەو میوانە خۆشەویستانە کەنیاخوا بەخێر بێن سەر هەردوو چاومان هیوادارین پێکەوە کاتێکی خۆش لە بەرنامەکەمانە بەسەربەرن. ئازیزانم ئەم شەویشمان تایبەتە بە دەنگی سلێمانی چەند هونەرمەندێکی ئەزیزی شاری سلێمانیمان بەسەر کردوتەوە بە هیواین بتوانین پێکەوە کاتێکی خۆش لەگەڵ ئێوەی ئەزیزا بەسەربەرین. ئازیزانم بەرنامەی چەپڵا بە سپۆنسەری دۆشاوی تەماتەی شارە زور هەروەها کۆمپانیای ئەتڵەس لایت بۆ بەرهەمە کارەباییەکان زۆر سپاسی سپۆنسەرەکانمانەکەین کە لەگەڵمانە بەردەوامن. بابچینە لای کاک جەزا سڵاوی خۆت بکە و ئەوە میوانەکانمان بناسێنە. سڵاوتان لێبێ بەخێراتین گەرمی و میوانانەکەم کە ئێستا ناو باخچە دڵگیرەکەی قاوەخانەی کلتوری فەرمانبەران ئامادەن بۆ بینینی بەرنامەیەکی تری شەوچەرێکی تری بە ناوی چەپڵا لە بەرنامەکانی ڕادیۆی بابان بەخێر بێن سەرچاومان دوای ئەوەی کە زۆرترین ناوچەکانمان بەسەر کردەوە بە درێژایی شەوانی ڕەمەزان وەکو ناوچەی خانەقین و کەرکووک و گەرمیان و هەورامان و چەندین بۆنی خۆش و تایبەتمان لێرە پێشکەش کرد. ئەم شەویش بە پێویستمان زانی دروشمێکدانین شەوێک بە بۆن و بەرامەی سلێمانی شارە حیاتەکە. ئەم شەو پڕ بکەین لە مەقام و بەستە ڕەسەنەکانی سلێمانی. ئەم شەو لە خزمەتی سلێمانی و لە ناو جەرگەی سلێمانی لە شوێنێکی دێرینی سلێمانی کە ئەم قاوەخانەیە پێشتر یانەی فەرمانبەران بۆ ئێستا ناوی قاوەخانەی فەرمانبەرانە دیارە مێژوەکەی بۆ ساڵی سیەکان ئەگەڕێتەوە. ئەو کاتیش هەندێک وێنە کلتوریەکان هەیە هەندێک وێنە ئەرشیڤەکان هەیە کە لێرەیە ئاماژە بەواکەن کە لێرە هەر ئاوا پڕ بووە لە ڕۆشنبیر و هونەرمەند و باشترین بەڵگەش ئەو دارەیە کە دەم شوێنەیە ناوی دارەکەی ڕەشۆڵە بەدەستی خۆی ئەو داری ناشتووە ڕەشۆڵی هونەرمەندی دەنگخۆش و دەنگزوڵال بەخێراتنی گەرمیوانە بە ڕێزەکان مەکەم هەرسێ هەر هونەرمەندی بەتوانای دەنگخۆشی مەقام بێژ و مەقامزان و دەنگخۆش کاکە بێژەن جزا بەخێر بیت کاکاوی وەستەعەلی کاکە ئازادی خەیات نەوەی و بنەماڵەی مەحموود تۆفیق شەریکی مەقام بێژ و مەقام زان و دەنگخۆش کاک ڕزگاری خۆشەویستی شاعیر ناسراو بە پیاوێکی پەمەیی بەخێر بێت کاک ڕزگار بەخێر بێن سەر هەردوو چاومان. ئازیزان جیاوازتر لە شەوەکانی ترمان کا بە گۆرانی دەستمان پێکرد ئەم شەو بە شعرێکی کاکە ڕزگار تەواو دوایە بە شعرێکی کاکە ئێت باش بەڵا بڵین پیاوە پەمەیەکە ئەگەر ناوەکەشمان لێتێک تو هەڕەڵین پیاوە پەمەیەکە زۆر خۆشحاڵە بین ئەگەر شعرێکمان پێشکەش بکەیت. فەرمو شەوتان باش دایسا بەڵێ داگرسا سەرتا دەستخۆشی لە تەواوی ستافی ڕادیۆی بابانەکەم بە خێراتنی هاوبەشەکانم و تەواوی میوانەکانەکەم شێوێکی شاد شێوێکی ئارام بە هیواین شێوێکی ئارام بە دڵێکی ئارامەوە پڕ خۆشەویستی پڕ عەشق بڕژێنی بەسەر هەموو لایەک سەردا بەسەر بەناوباخی هەندێک شاعیرماندا گوزەر دەکەم دواتە دێمە سەر شێعرەکانی خۆم. دەڵێن کە دۆزەخ مەخسووس بە مەستە دەڵێن کە دۆزەخ مەخسووس بە مەستە بەم واتەواتە قەت دڵ مەبەستە گەر عاشق و مەشق بچنە جەهەنەم بەهەش چۆڵ و هۆڵ وەک بەری دەستە هەر جار بە جۆرێک قەژت دادێنی جوانی و ڕازاوی تێدا دەنوێنی بەیانیان دوای خەو پەخشان و شێوا و ئێواران جوان و داهات و ڕازا و جارجار گرد و کۆ لەسەر تەوقی سەر جارجار خاو و شۆر تاژێری کەمەر هەمووت هەر لێ دێ مریەمی قەشەنگ
قشخاو بێ ژاکا و شۆڕ بێ یاخوومە سڕێکت لە ناو دڵدا حەشارداوە بە تەنهانی چ سڕێکت حەشارداوە لە ناو دڵتا بە پەنهانی کە چاو چەشنی ئاوێنە وەها بێ پەردە درکانی ئەزانم دڵ هەیە وەک مسبە کە ژەنگ دێنێ بە ئاسانی دڵی تۆ زێڕی تێزابە لەکوێوە ژەنگی هەڵهانی ئەمانە گەرچی تێناگەم بەڵام پێویستە بیزانی هەتا ماوم لە دنیادا فریشتەی باخیاواتم بەدڵ هەر چەشنی خەرمانە لە دەوری مانی گۆناتم هەخونا هەق بەجارێ تێکەڵاوە ئەگەر ڕاستی دەوێ ڕاستی نەماوە حەخونا هەق بەجارێ تێکەڵاوە ئەگەر ڕاستی دەوێ ڕاستی نەماوە هەزاری بێنیشانت پێنیشانم کە ڕوتبەی بەرزی ئێستا پێدراوە هەزاران عاقڵ و داناش ئەبینی لە ژێرباری خەمە پشتی چەماوە هەزاران خانەدان خانەی خەراب بوو هەزاران ناپیا و ئێستا کە پیاوە كمان ماش تيتلو تيوبام رلبتي بمام لنا كاس كاوريا خاكم رولا بس
بابا عمرم خوايا بمجينيتا لبرخا في كسي أمرمو أقرمم تيبار آياتو يم أرياشقو بخاشاشي أو شعر لاي رول عسامو داست في أقرمو هاي روبا بصوتي جانم هاي روبا بصوتي دەنگت هەر خۆش بێ یەخوا بمێنی بۆمان بەس ببورن یەک ڕوونکردنەوە بام ئەوەی کە گوێبیستی بوون مەقامی سەفەر بوو بە دەنگی ئازادی خەیات ئازادی مەحموود تۆفیقشڵێک یەکێک لە بنەماڵە ناودار و ناسراوەکانی ئەم شارە بنەماڵە دێرینەکانی شار مەقام بێژ و مەقامزانەکانی شار جێ خۆتی لێرەوە بە درێژەی شەوانی یەکەم شەوی شەوچەرە ئێمە سوپاسی بێپەیانمان بۆ بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەرە بووە کە هاوکاریان کردین لە پێبەخشینی ئەم ستێجە بە ئێمە کە توانیمان کارەکانمان پێ جوانتر بکەین و هەمیشە هاوکارمان بوون ئەم شەو بە خێراتنی گەرمی بەڕێز کاک بابەکەت ڕێیەکەم بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر بووە و هاوکاری کە هاوکارمان بۆ لەسەر خستنی کارەکانمان بە خێراتنی هەموو خێزان و خانەوادەی هونەرمەندی خۆشەویست ئازادی مەحموودفەنی
بە خێراتنی خانەوادەی عومەری کەریماغا کە کەریمی کوڕی و هەموو میوانەکانی و هەموو میوانەکانی تر دکتۆر ئەمینی شاعیر و ئەوانەی کە نایان بینمەوە کە ئەوەی کە نەمبینی بە خێراتیەکەم حەقی وایە چەپڵەیەک بۆ بەڕێز بابەکەت ڕێی بەڕاستی کە هاوکارمان بووە بەخێر بێن سەر هەردوو ساڵمان زۆر سپاسانەکەین بەهۆی کۆچی دوایی کاریزما و سەرکردەی نەتەوەی کاگنۆشیوانەوە غایب بووە لە ناو ماناجینە هەموو کات لە هەموو چالەکانی ما پشت و پەناو بووە درود بۆ گیانی کاگنۆشیروان و سپاس بۆ کاک بابەکر و هەموو بەڕێزان سپاس بۆ هاوکاری کردنتان دەستی تۆش خۆش بێ کاکە ڕزگاریان بۆ ئەو شارە جوانە پێشکەشت کردین کاک داراییان تۆش گلەیت کردووای وتە ئەی من لەم ناوە یاخوا دەستت خۆش بێت هەموو کات مۆسیقی فەوتاوە بەڵام ویستم ئاماژە بۆ بەم کاکدانە شێرکۆ یەکێک لە ژەنێرە بەتواناکان و هاوکاری هەمیشەیمان بۆ بە خۆبەخش ئەم شەو ئامادەیە هەمیشە منەمێ وشەی خۆبەخش بە و بەڕێزانە بڵێم هەموو هونەرمەندانیش بە خۆبەخش دەگەڵمانە سپاس یاخوا بەخێر بێت ئازیزانم ئەم شەو هونەرمەندی لاو بێژەن جەزا هاوشان لەگەڵ ئەم هونەرمەندە بە ئەزمونانەیە لەگەڵمانە هاوکارە لە بەرنامەکەمانە و هەمومان نەزانین کاکە بێژەن یەکێکە لە هونەرمەندە لاوە دیارەکانی شاری سلێمانی کاکە بێژەنگیان بەڕێزت قسەیەکمان بۆ بکەیت چیت هەیە بۆ بەرنامەکەمان و باسێکی خۆشتمان بۆ بکەیت لە ساڵی چەنەوە دەستت پێکرد زۆر سپاس شەنەجان سپاسی هەموو لایەکەکەم بە خێرات نییە هەموو لایەکەکەم سپاس بۆ دەرفەتە جوانە بەڕاستیە بۆ پێشتر من خزمەتی ئەم ناوەندە ڕۆشنبیریە جوانم کردایە بە ئامادەبوونی ئەو خێزانە جوانانە و خەڵکە جوانی کە لێرەیە بەڵام بەڕاستی خۆت لە جامیعە لەگەڵمە زانی کە وەختی ئیمتیحاناتە و بەیانی ژاخی ئیمتیحان یعنی بەڕاستی بەڵام هەر جێگەی شانازیە کە دەرفەتم بۆ ڕەخسا لەگەڵ و پیاوە جوانانە بەڕاستی لێرە و دەنگە جوانانە ئەو شعرە جوانانەی کە سای گوێبیستی بووین شانازیەکەم کە لە سەردەمێکا منیش لەگەڵ ئەم کەڵە هونەرمەندانە بەڕاستی ئەم کللتور پارێزانە لێرە جێگەی شانازیەکە مافیۆم پێبەخشاوە لێرە لەگەڵ خۆشەویستانەیە بەڵێ بێژەنگیان تۆکو هونەرمەندێکی لاو وەکو ڕادیوی بابان پێ دوایە ئێمە توانیمانە کارێک بۆ هونەرمەندان بکەین کارێک بۆ هونەری میلی بکەین با شتەکە بچووک نەکەینەوە لە یەک بوارە بەڕاستی بڵین هونەری میلی بەتەنیا من ئەوەی من ئاگادارم لە هونەری میلی زیاتر تێپەڕیەوە زۆر گۆرانی بێشتان بانگتر لە زۆربەی بوارەکانە گۆرانی ئەڵێ بەڕاستی فراوانتر بووە نەبێ بە وەسفێکی ڕاستە و خۆ بەڵام ئەگەر ئێمە سەی سیستەمی ڕاگەاندنی کوردی بکەین لە دوای 2000ەکانەوە کە دنیا تۆزێک پێش کەوتووە ئەوەی کە ڕادیۆی بابان پێڵەسێ هیچی کەمتر نیە لە تەلەڤیزیۆنێکی فەزایی بەڕاستی ئەمە خۆی گۆڕانکاریی گەورەیە زۆر زۆر سپاسەکەین هیوادارین توانی بێتمان خزمەتێکی بچوو بکەین کەواتە بێژەنگیان با یەکسەر بچینە لای بەرهەمێکت باشە زۆر باشە مادام بە مەقام دەست پێیان پێکرد منیش حەزەکەم مقامێکی حیجاز تێکەڵێکە لە هەردوو بوارەکە لە دەشتی کۆی هێشتا لەسەر سلێمانیەوە نیە زۆر دەست خۆش بە بێژەنگیان ئەو بەرهەمە بە ناوی دولبەری من بوو کە کلیپیشم کرد بەڕاستی یەکێکە لە بەرهەمە جوانەکانە دەست خۆش بێ هیوادارم مامەدانە aman 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 بقشم شادي بستانا برو باغ وقلستانا بل يو كوسر بشا وساقي بين حور غلمانا لسرچوی دڵم دایم وەکو موسای عمرانە بە شعلە و شەمعی ڕوخساری بە شعلە و شەمعی ڕوخساری هەموو دنیا چراغانە تەماشای دولبەری من کەن سوپاسە لاری خوبانە تەماشای دولبەری من کەن سوپاسە لاری خوبانە
شکر یاران لە قەیدی غەم دڵی بێچاو نازادا دەخیلت بم وەرە مطرب فیدات بم ساقی و سادە لەبۆم لێدا لە عود و نەیپەیاپەی بێنە بۆم بادا حکایەتی من و یارم حکایەتی من و یارم وەکو شیرین و فەرهادە تەماشای دولبەری من کەن سوپا سالاری خوبانە تەماشای دولبەری من کەن سوپا سالاری خوبانە چاوی مەخموری ئای دڵی بردم بە غەمزە و عیشوە و ناز و نازکی عەقڵی لەسەر بردم لە مەکتەب دەرسی سەحری خوێنوە فێڵی لێ کردم رفيقا سامكن لومم رفيقا سامكن لومم اگر بودار من مردم تماشای دولبەری من کەن سوپا سالاری خوبانە تماشای دولبەری من کەن سوپا سالاری خوبانە خوا بەخێر بیتەوە دەنگت خۆش بێ بێژەنگیان زۆر سپاس بە ئەو بەرهەمە جوانە دەستت خۆش بێ دەم خۆش کاکە بێژەنگیان بەڕاستی شەوچەرەکەت پڕکردین لە بۆن و وەرامەی ڕەسەنایەتی لە موزیک و گۆرانی وەکو خۆت ئاماژەت پێەیە کەمەڵی هونەری میلی من زۆر جاڵم ڕەنگە مەقام بێژەکانی شای هونەرمەندی میلی بوو بن چونکە بەڕاستی هیچ ئەکادیمیەک نەبوو لێرە خۆتا بڵێ هونەرمەندی ئەکادیمین ئەو مەقامە جوانانشیان پێشکەش کرد وەکو سێوە و وەکو تیار تۆفیق و وەکو ساڵە دیلانی نەمرد ئەوانشە لە شەوچەرەکانە لە ماڵان دیارە مەقامانیان وتوەوە کاکە بێژە طبعا گۆرانی میلی نازانم ئەو ناوی کەوەری گرت و گۆرانی میلی بەهۆی ئەوەیە کە کەرەستەی کەمی ئەوێ بۆ بەڕێوەبردن یان بۆ جێبەجێکردنی وەنموناگەر کەسێک بێ گۆرانی لەسەر تیمپۆیەکی سەریع بڵێ پێشتر بە زەڕ بێکەوە ئیشەکە دەبر بووە و گۆرانی بێژەکان بەداخەوە کە ئیبینی پێشتر بەڵام ئەگەر گۆرانی بێژ بیویستایە مامۆستا و مەدرسە و مەقام بێژ بێ پێشتر پێویست بوو لە ڕادیۆی بەغایان لە ڕادیۆی کەرکووک لە شوێنێک گروپێکی گەورەی لەگەڵا بووە بەڕاست ئەوە تۆزە ئیمکانێت ئێجا و کاتە تقبول کراوە تو یانم نیمکانەتم نییە بەڕاستی بەداخەوە یعنی کوردوا بوو با تازە بە ناوی هونەری میلیۆ ناوەکەم بڕوا ئەجنا زۆربەی گۆرانی بێژەکان کە من گویان لێگرم لە کاگاوات ئەحمەد شەماڵ زۆربەیان بەڕاستی توانایەکی مەقامی وایان هەیە کە ئەگەر لەم سەردەمای بوون ئەوانیش هەمان شێوەی گۆرانی بێژەکانی تر هەن ناو میلیان بەسرادا نابڕا کە ناوێکی زۆر ئاسایشە تەبعاً بەڵام ئەگەر میلی بە معنای پۆپ میوزیک بێ وەکو پۆپیولار میوزیک میلەتی مۆسیقای میلەتی شتێکی شانازیە بەڕاست منش حەزەکەم ئەو شانازیە ببڕم بە باڵای ئەو مەقام بێژانەیە چکە بەڕاستی تەنها ئەمە جوان ڕادیۆی بابانەوەیە منیش زۆرجار لە بەرنامەکە خۆم ئەمەژی پێم خەڵک وا تێنەگا هونەری میلی بەس هونەری شاد و هەڵپەرچەیە دیوێکی تری هونەری میلیمانەیە شیوەن و قوڕپێوانە خۆشت باشە زانی سیا چەمانە و هۆرە و ئای و قەتار و وەڵاوەسی و حەیران و ئەوانەش ئەمەیە بە خێراتنیەکی گەرمی میوانێکی ئازیز و خۆشەویست و کوڕێکی دیێرینی ئەم شارە هونەرمەندێکی ساڵانی زێڕین کە ئێستا پێوترێت سەردەمی زێڕین کاکاوی و سعادی کەم کاکاوە جان بەخێر بێت چەپڵێ بە کاکاوە کاکاوە جان ئەگەر خۆت بناسیێنی من حەزەکەم چووکە بەهۆی دوورکەوتنەوە بەهۆی ئەم هەموو نەهامەتی بەسەر میلەتەیە زۆر جا هونەرمەند ناچارە بێت گۆڕەپانی هونەر چۆڵ بکات تۆ کەمتر لە بەرچاوانی دیارە حەزەکەم خۆت باسێکی خۆت بکەی لەکەیەوە لەم شارەیە خزمەتی هونەرت کردووە زۆر سپاسانەکەم هەڵبەتە خۆم بە خۆشحاڵە زانم لەم شەوە جوانە ئەم شەوچەرەی مانگی ڕەمەزان و زۆر بە خەیاتنیم خۆشەویستانە ئەەکەم و زۆر سپاسی برای بەڕێزم کاک بەکر جەنابەت و ئەم خۆشەویستانە ئەەکەم
هەڵبەتە منیش لە ساڵی هەشتاکانەوانێ کۆمەڵی گۆرانیم پێشکەش کرد بۆ خۆت ئەزانیت کۆمەڵی گۆرانی بە ناوی دەم کوردەم بێنە و پاییس پاییس بەزی تر ماوەی تر بوو دابڕام بەنسەر خۆم وانەیە من زۆر زۆر تاسیری مامەسا محەممەد ساڵە دیلان ڕەفیق چالاک سێوە ئەو پیاوە مەزنانەی شار زۆر زۆر تاسیری تێ کردم و منیش ئەو ڕێژکەم هەرگرتو و هەر بەردەوامم دەست خۆش بێت وڵی باسی دەمکڵ دەموێنێت کرد من باواتەوەم زۆر گوێویستی و میلۆدیە بم بۆی ئەو میوانە بەڕێزەکان و بیسەران و بینەرانی لای ویشمان بگەڕێنیتەوە بۆ ئەو سەر پێوەترێ سەردەمی خاچی بوون سەردەمی ڕەشوسپی سەردەمی ژیانێک کە چینایەتی و کۆیلایەتی و کۆمەڵە شت لە وڵاتەیە بوونی نەبوو هیوادارم پەرچێشمان کەیتەوە بۆ ئەو سەردەما ئەگەر ئامادەش نییە ئەتوانی ئەو بەرهەمەکەی خۆتمان ئەتوانی خۆت شتێکتمان کاکدانا ئامادەی کە دەستی خۆشێ بەڕێزان بەرنامەکەمان ناوی چاپڵەیە خۆزگە جۆمان لە چاپڵە ئابوو فادڵتان شاد بێت
لبسكن رشترا ما قشي أنا مجنون هي أنا مجنون بليلاي خود كان باونجي فتر دركي رويمن بزيهاتو ودي جلاو بخيري بزيهاتو ودي جلاو بخيري بكيف يخون فتتبان يا جاسوس يا ريال يا ريال يا ريال يا ريال
ڕۆژانت خۆش بێ کاکە کاوەگیان زۆر سپاس بە ئەو بەرهەمە جوانت زۆر سپاس کاک دانایگیان دەستی تۆش خۆش بێت زۆر سپاس دەکەین ئازیزانم ئەمەی بەبیرتان بهێنمەوە کە بەرنامەی چەپڵا بە سپۆنسەری دۆشاوی تەماتەی شارە زوور و هەروەها کۆمپانیای ئەتڵەس لایت بۆ بەرهەمە کارەبایەکان ئازیزان ئەچینە لای ڕیکلام و ئەگەڕێنەوە لاتان ڕیکلام اوه دیسان الصايا وهي الربابي لا حول ولا قوه الا بالله احمد جنبرو جوزيل سنه بقول الربابي سنه من والله منيش نعم اي شيب كاكا ارشنكا شنكا وتشيب داغسان ديسانو كل شيء ما تحيله شويه ئەرێ بۆ خاتی خوا من هیچم دانەگیرسانوە ماسی حەکە لە پشتی دەرگاکەوێ دەهاستە بڕۆ خۆ بێنە دەی ئەم پیاوە بەدەست هەڵانەوەی ئەم جۆزەیەوە شێتە بێ ئەوە ئێوە بەشایەت بن کاک سەردار ئەرێ بۆ خاتری خوا بووە لەو مناڵانەکەیت چیان کردووە بە ماسیحەوە بۆیان دەرپەڕێوی كره بابا خوتينو چو مناڵێکی شتێکی بە قوربان ئەزم جۆزاڵە سێنمە چاوەکەم خەجاڵەتم کاک سەردارجان بەڵام کوڕی باش کوا بای ئەم جۆزانە ماوە ئێستا ئەم جۆزە زیرەکە هاتووە پێویست بەوە ناکە ئای پێویست بە چیەکە بە قوربانە پێویست بەوە ناکە بە ماسیحەیەکەوە ڕاک بچیت جۆزاڵ سێنیتەوە کە کوژایەوە خۆی دوای دەسانە ئیشەکاتەوە ئەی ڕەحمە لە دایک و باوکە دەوەڵی دوای ئەمیاری هیچ ناکەمە چمە جۆزەیەکڕم دەی مناڵینەوەرن دەیوەرن یاری خۆتان بکەن ئیتر هەتا ماون کاک سەردار بە ماسیحەوە نابینن جۆزەی زیرەک ئەگەر ئەتەوێت چیتر پێویستت بە ماسیحە و پڵچەنە بێ بۆ هەڵدانەوەی جۆزەکەت یاخود لە گەرما و سەرما و شیرینی خەودا نەچیتە کۆڵان ئەوە جۆزەی زیرەکی ئەتڵەس لایت بەکاربێنە ئەم جۆزەیە دوای دەچرکە خۆی کارەباکەت هەڵ ئەکاتەوە کەواتە ماسیحە و پڵچەکە و هەر ئێستا فڕێ بۆ جۆزەیەکی زیرەک لە ئەتڵەس لایت بکڕە جۆزەی زیرەکی ئەتڵەس لایت ئەلو دادێکیان چۆنی باشی ئەوە لەکوێی؟ جۆنی خوشکێکیان باشم لە ماڵەوەم. دادا فریام کەوە ئێوارە ماڵی خەزورم داوت کردووە ئەوە دوو جارە چێشتم لێ ناوە زۆر ناخۆش دەرەچێ ئەسڵەن هەر تامیتیانە. هێواش ڕۆڵە هێواش خەریکاگری. دادا زۆر ناخۆشە ئەمە یەکەم جارە داوەتیان بکەم حیامەتی چێشتەکان ناخۆش بێت. دایکەکەم سەری دنیان لە خۆت هێناوەتەوە یەک. بڕۆ لەو مارکێتەی سەر کۆڵانەکەی خۆتان دۆشاوێکی شارە زور بکڕاش لەکانت بە دۆشاوی شارە زور لێ بنێ بزانە گلەییان ئەبێ یان نا. دۆشاوی شارە زور؟ بەڵێ دۆشاوی شارە زور. دۆشاوی تەماتی خۆماڵی شارە زور تاکە بەرهەمی خۆماڵیە لە هەموو کوردستان و عێراق هیچ موادێکی حافیزەی تێدانیە و لە سەداسەد سروشتیە. گەر ئەتەوێ میوانەکانت سەرسام بکەیت یان چێشخانە و ڕێستۆرانتەکەت لە لووتکەدا بێ ئەوە دۆشاوی شارە زور بەکاربێنە دۆشاوی شارە زور. سرم سرما کوتاڵی چیە سرم سرما کوتاڵی چیە چەنە جوان لێی هاتووە ئەوجا کوردیە مۆدێلیە بۆی وەک دێنێنیە کوتاڵی حەکیمە لەوێنەی نییە نرخی گونجاوە
ئەتەوێ باشترین جۆری کوتاڵی خانمانە دەستکەوێ ئەوە بێ دوودڵی سەردانی کوتاڵی حەکیمکە. کوتاڵی حەکیم سلێمانی شەقامی مەولەوی، بازاری زێوەر، دوکانی ژمارە 32، ژماری مۆبایل 0707 152 09 48. کوتاڵی حەکیم. کوتاڵی حەکیمە لێنەینیە نرخی گونجاوە و کوالێتیە بازارکردن بەبێ ئەو دەست بەتاڵیە ئاخەر بازار نییە. ئۆف خوایە ئەو شانەیە چوون لە قژم ئاڵاوە. دایکت خواوەرە ئەو شانەیە لە قژم لێ بکەرەوە. ئەوە هاتم ئەوە ڕۆڵە بووە ئەو شانێ و لە قژە گیر کردووە ئەو بووە لەسەر و قژێ خۆ کردووە. ئەرێدە چی بکەم خەتای ئەو شامپۆ نەحلەتیە قژمی کردووە بەتەل. باشە ڕۆڵە کچم ئەیسۆزە ئەو شامپۆی بەکارێنێ چەند چاکە. ئەها نایی فولینە باشترین شامپۆی قژی ئەوی کردووە بە ئاوریشم. ئاخ دەتۆ دۆست دێ هێواش ئەرێ چۆن نایکڕم تاە ڕەفیقیشم هەر شامپۆی فولین بەکارەهێنێ. گەر ئەتەوێ خانمێک بیت بە پرچەکانتەوە بنازی یان پیاوێک بیت هاوڕێکانن بە بۆن و ڕەنگی قژت سەرسام بکەی ئەوە شامپۆی فولین بەکاربێنە. بیرت نەچێ شامپۆی فولین تەنها یەکێکە لە براندەکانی کۆمپانیای شام. کۆمپانیای شام بۆ بەرهەمهێنان و دابشکردنی هەموو بەرهەمەکانی پاکەرەوە لە بواری، زاهی، سابوونی دەست و شامپۆی غەسالە و معتاری جلو، هەروەها ئەسپرین و لابەری کلیستی تەباخ و تەواوی پاکەرەوەکان. ئەها بیرت نەچێ هی شام نا یەشام. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلەوە 07 143 48 بە دنیاک ڕێز و سڵاوە گەڕینەوە خزمەتان. جێی خۆیتی سوپاسی و خاونکار و پرۆژانە بکەم کە ڕێکلامەکانی هێناو بە ڕادیۆ بابان، چکە ئێمە خۆتان نەزان دەستگایەکی ڕاگەیاندن بودجەیەکی زەبەلا هەیە یا بێ حیزبێکی گەورە و دنیاشتی لە پشتەوە بۆ وەکو بینیمانە. بەڵام ئێستا ئێمە بە تواناکانی خۆمان سەرجەم کارمەندەکان هەمووی خۆبەخشن بەبێ موچە و بێ پاداشت. ئەگەر ئەو دەزمە ئەو سەرمایەدار و خاوەن پرۆژە بازرگانانە ڕێکلامێکیش بنێرن بۆ ئێرە سوپاسیان بۆ خزمەتکردی کولتور و هونەری نەتەوەکەیە و ئەتوانین بە بۆنەوە بەردەوام بین. خاتوشن لە دیارە لای منەوە نەماوە بچێتە لای هەندێک لە بەڕێزان و میوانە بەڕێزەکان. خاتوشە من پێم باشە سەرەتا بچیتە لای کەسێک کە پەیوەندیدارە بە ڕۆشنبیری هونەر و کولتور لەم شارەیە، بەڕێز کاک بابەکە دڕێی لە نزیکی جەنابە دانیشتبا ئەتوانی فەرمو ئەگەر بچیتە لای میوانە بەڕێزەکان لە خزمەت. خۆش بێ کاک جزاریان زۆر سپاس. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت. ئازیزان سەرەتا ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بین لەسەر ئەوەی کە هەمومان لێرە و لەوێ ئەبیستین کە گوایە ڕادیۆی بابان هی لایەنێکی حیزبیە یاخود کەسێکی لە پشتەوەیە کە هاوکاری ئەم ڕادیۆ ئەکات بۆ بەرنامە و بۆ هەموو ئەو کارانی کە لەم ڕادیۆ ئەکرێ، یاخود ئەبیستین کە پێیان وایە ئەم ڕادیۆە بەتەنها هی کاک جەزا خاوەنی ڕادیۆکەیە. قەیچێکە کاک جەزا فەلەتم لە ناوەکە تاکرا کاک جەزاس خۆشە هەروەنیە. زۆر باشە کە پێیان وایە ئەم ڕادیۆی کاک جەزای سازە، بەڵام من ئەمەوێ ئەم شەو ئەو ڕوونکەینەوە کە ئەم ڕادیۆیە هی کوڕێکی گەنج کوڕێکی لاوە کە بەتەنها خۆی ڕادیۆکە بەڕێوە ئەبات و ئێمەش چەند کارمەندێکین لێرە کە بەخۆ بەخشی کار ئەکەین و ئەمانەوێت کارێک بۆ بیسەر و بینەرەکانمان بکەین. ئازیزان من ئەمەوێ ئێستا کاک ڕۆژ بانکەمە ئێرە. کاک ڕۆژ ئەگەر بکرێت بیتە لامان زۆر سپاس دەکەین. خۆشەویستان بەخێر بێ ڕۆژەیان. ئەمە خاوەنی ڕادیۆی بابانە. کاک ڕۆژ چیت هەیە بۆ بیسەرەکان و بینەرەکانمان؟ جارێ بەخێرات نییە مولایەکەین مەمنون سپاس بەخێر بنەوتان. ئەم ڕادیۆی ئەمە دیارە حیزبی نییە، هیچ لایەنێکیش دەعممان ناکات. مەجموعەیە گەنجین و کۆبینەتەوە ئەم پرۆژەمان پێگەێنەوە. بەخێراتنی هەمووتانەکەین. سپاس. کاک ڕۆژگاریش حەزەکەم قسە بکە. کاک ڕۆژگار عەزەت نەبێت وەرە بەسەخ. سڵاوتان لێبێت. ئیزافەیەک بۆ ئەوەی شەنەخان لە ڕاستیە لە دنیای ئێمەیە بەو تەجروبانی کە هەموو وڵاتانی کە لە ڕابردووە توانیویانە بتوانن ئیش لەسەر سیستەم بکەن یان بتوانن دەستگایەک دروست بکەن بەبێ ئەوەی هیچ پشگیریەکی هەبێ. ئێمە دەستمان پێ کردووە کۆمەڵێک گەنجین پلانمان وایە کە لە ئایندەیە خزمەتێکی گەورە بە هونەری ڕەسەنی میلی نەتەوەی بکەین. بەداخەوە لەو ساڵانی دواییە بە شێوەیەک لە شێوەکان هونەری میلی شوێنرا بوو یان لە چاو بینینی ئێمەیە پێمان وا بوو کە هونەری میلی
بە ڕێگای شترا براوە ئێمە لە ئێستاە ئیش لەسەر ئەوەکەین کە ئەم هونەرە ڕەسەنە بە پاچی و بە پوختی بەو شێوە ئەزەلیی خۆی کە هەیە جارێکتر زیینوو بکەینەوە دەست پێ بکەینەوە بەڵام لێتان ناشارینەوە کە هەمومان ماندووی جەستەنا لەبەرەوەی ئێمە گەنجین لە ئێستایە و هەتا دە ساڵی تر ئەتوانین کار بکەین بەبێ ئەوی جەستەمان ماندوو بێ بەڵام شتێک هەیە کە زۆر بە باشمان زانی کە لەم شەوە باسی بکەین لەبەرەوەی کۆمەڵێ خانەوادەی ئەم شارە لێرە میوانی ئێمەن کە ئەو خانەوادانن کە بەتوانە و بە پاچی و بە ڕازگۆیی خۆیان بوون هەندێکیان بوون بە بازرگان هەندێکیان خاوەن سەرمایەکەن خزمان و دۆستان کە پێمان وایە کە هەموو هاوڕێ و کەس و دڵسۆزی ئێمە هیوادارم ئەمە بە کڕوزانەوە تێنەگەن بەڵام بۆ ئەوی کە لەسەر پێی خۆمان بۆستین هیوادارین هەموو ئەو کەسانی کە پرۆژەیان هەیە هەموو کەسانی کە خاوەن سەرمایەن هەموو کەسانی کە خزمەتی ئەم شارەکەن لە ڕێگایشترەوە لە ڕێگای بازرگانیەوە تکاتان لێ یەکەین بەبێ بەرامبەر هیچ پارێکمان ناوێ ئێمە بەبێ بەرامبەر هیچ موچەیەکمان ناوێ بەڵام لە پاداشتی ڕیکلامەکانتانە هەوڵبەن پرۆژەکانتان ڕیکلامی پرۆژەکانتان بێنە لای ئێمە لەبەرەوەی کە لە ڕاستە ئێمە لەوانەیە هەندێکمان ئیشێکی تر بکەین لە ناو مەجای سەحافەیە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە هەمیشە بتوانین خۆبەخش بین هەمیشە بتوانین بەردەوام بین لە هەمان کاتە هەمومان نەزانین مؤسسەیەک کە دەست پێیەکە لە سەرەتای پارێکی زۆری تێچێ و هەمیشە تۆ پێویستە بەوەی کە کۆمەڵێ ئەجیزە و کۆمەڵێ ئامێر بکڕی کە پێویستیتە ئێمە گیرفانمان بەتاڵە لەبەرەوەی گەنجین ئەزمونونەکەمان نەیگەیانووینەتە ئەوەی کە بتوانین خاوەنی سەرمایەک بین لەم ڕێگایشەوە نامانێ بین بە خاوەنی سەرمایە ئەمانەوێ خزمەتێ بکەین بەڵام لە هەموو دنیاە کاتێکە قسە لەسەر ئەرکەکرێ ئەبێ قسە لەسەر مافیش بکرێ مافی ئێمە بەڕاستی من پێم وایە لای ئەو بازرگانانەیە لای ئەو خاوەنکارانەیە کە ئەیانەوێ ڕیکلام بۆ پرۆژەکانیان بکەن تکایە ئێمە هەوڵی جدیین بە کوالیتیەکی باش بە سەردەمیانە ڕیکلامەکانتان بۆ دروستەکەین و ئەو پەڕی هەوڵین کە فیدباکێکی باشی لەناو کۆمەڵگا و لەناو خەڵکە هەبێ تکایە پشتیوانمان بن تکایە هاوکاریمان بکەن هاوکاری بە ڕیکلامەکانتان بۆی ئێمە بتوانین زیاتر ئیش بکەین بۆی ئێمە بتوانین ڕەسەنایەتی و کەڵتوری ئەم شارە هەوڵبین زیینوو بکەینەوە سپاس بۆ هەموو ئەوانی کە لێرن سپاس بۆ ئەوانی کە بە درێژایی شەوانی ڕەمەزان لەگەڵمانە بوون ئەزانم کە هەر یەکمان بە شێوەیە لە شێوەکان ماندووی ژیانین ماندووی ئیشکردنین بەڵام ئەم شەوچەرانی ڕەمەزان بە شێوەیەک ئێمەشی دڵخۆش کرد و ئێوەشی دڵخۆش کرد لێرە چەند کەسایەتیەک هەیە من هەرگیز نەمتوانیوە لەم مینبەرەوە وەک پێشکەشکارێک قسە بکەم لەبەرەوەی کە من لە جێگەیەکی تر ئیشەکەم و ڕێگەم پێ نادرێ ئەوە بکەم بەڵام ئەو ئامادەکاریانەی کە بە پشتیوانی کاک جەزای ساز بەڕاستی کە یەکێک لەو کەسانە بووە ئەگەر ئەو نەبوایە ئەو ئەزمونەی کە ئێمە لە سەحافەیە هەمانە نەمانەتوانی ئەمڕۆی پێ دروستکەین لەبەر ئەوەی کە ئێمە هێشتا کامڵ نەبووین لە بینینی کەڵتور بینینی ڕەسەنایەتی جێگرتن لە ڕەسەنایەتیمان کاک جەزا هەوڵێکی باشیە بۆیە ئەو میوانانە کە هەن بە باشمان زانی هیوادارم ئەمەش وەک فرسەتێک سیر نەکەن بەقەدەر ئەوەی کە پێم وایە ناتوانین ئەوەندە زوو ئێوە کۆ بکەینەوانێ بۆیە ئەم شەو هەوڵێن هەندێک پرسیار لە ئامادەبووان بکەین هەم لەسەر ڕادیۆکەمان ستایلەکەمان و تکایە ڕاشکاوانە کەم و کوڕەکانمانمان پێ بڵێن و هەر تەرحێکتان هەیە پێمان بڵێن و ئەگەر ئێوەی خۆشەویست لە هەر ڕوویەکەوە بازرگانیەکەن یان خاوەن پرۆژەیەکن تکایە چاوێکتان لە ئێمە بێت و هاوکاریمان بکەن سپاس بۆ هەموو لایەک جاریشتر بەخێر بن دەست خۆش کاک ڕۆژگاریان زۆر سپاس سەرەتا کاک جەزا وتمان ئەچینە لای ببورە من پێشەوە حەزم کە ڕوونکردنەوەیش پێویست دەبڕین ئەمێکم بواتووە لە برای گەورە خۆشیت کاک سەروەر کە خاوەنی قاوەخانەی کەلتوری فەرمانبەرانە حەزم کرد وەکو شەفافیەت زیاتر یەکشت بزانین چکەم پێم خۆشە بۆی بزان کە موسسەیە ئەهلیە لە ساڵ پرۆژەیە دابش کراوە بەسەر لە سا پەنجای لە سا پەنجای لەویا بووین ببورە لە سا پەنجای پشکەکان
خاوەندەری تێگەڕێتەوە بۆ بەڕێز کاکسەرۆر کە خاوەنی هی ڕادیۆی بابان طبعا لە سا پەنجای پشکەکانی خاوەندەر کاکسەرۆر کە خاوەنی قاوەخانەی کەلتوری فەرمانبەرانە دیارە و هاوکاری کردین بە پێدانی شوێنەکەش بۆ ڕادیۆکەمان بەبێ کرێ و بەبێ هیچ شتێک کە دیارە ڕادیۆکەمان لە هەمانم بینایە لێرە لە نهۆمی دووەمێن بینایە و لە سا پەنجای پشکەکانی تری شێگەڕێتەوە خاوەندەرەتی بۆ کاکە ڕۆژ ئەو کوڕەگەنجەی کە لێرە لەگەڵ برای بچووکتان یعنی واتە جەزای ئێستا ئەسکاڵان ڕادیۆی بابانیەوە لە سا 25 پشکەکان هی منە لە سا 25 کاکە ڕۆژەیە لە سا پەنجای پشک هی خاوەنی ئەم شوێنەیە کە ناوی کاکسەرۆرە سوپاس بۆ هەموو لایەک بۆ داهاتوو بۆ لە ئێستا و بیزانن بۆی هیچ گومانێکتان لا نەبێت و هەوڵ بە هەمومان پێشی بخەین فەرم و شەنەخانەکە زۆر زۆر سپاس با سەرەتا بچینە لای کاک بابەکر بەخێر بێ سەر هەردوو چاومان با بێمە جێگەی کۆکە بتوانین بامیش دانیشم وانە بەخێر بێ سەر هەردوو چاومان کاک بابەکر پێم وا بێت تۆ هاوکاریت کردوین لە دانانی ئەم ستەیجە زۆر زۆر سپاسدانەکەینەوە کارێکی زۆر گەورەیە پێمان وایە ئێمە پشتگیریکردنی ڕادیۆکەمان ئەکرێت تەنها بەلایەنی ڕکلامهێنان و پارە نەبێت ئەوەش پشتگیرێکی زۆر زۆر گەورەیە کە ئێمە لەم مانگایە ئەتوانین لە سای ئێوە لێیا بەرنامەکانمان بکەین بەڕێزت چیت هەیە بۆ ڕادیۆکەمان چیت هەیە بۆ شەوچەرانەی کە لە مانگی ڕەمەزانە ئاکرێت بەڵێ زۆر سپاس دەستخۆشیەکەم لە جەنابت لە برادران لە هونەرمەندان بەڕاستی ینی من خۆشحاڵم ڕاستەکەی ئەوەی کردومانە ئەرکێکی خۆمانە کە بیکەین ینی بەڕێبەتی ڕۆشنبیری سلێمانی ئەرکێتی کە ئەم کارانە بکە پشتیوانی هەموو دەستگاکانی ڕاگەاندن یا خود هونەری بکات لە سلێمانیا ئاواتی من ئەوەیە لە سلێمانیا کە ئەم شارە ببینیم وەکو ئەستەمبول کە ناوەندێکی ڕۆشنبیری هونەری تورکایە وەکو پاریس کە ناوەندێکی ئەوروپایە وەکو شارەکانی تری ئەوروپا وەکو لانی کەم وەکو دیاربەکر ببینیم کە هەموو کۆڵانەکانی کە پیا ڕۆی جۆ لە دەنگی مۆسیقا گۆرانیە بێ ئێمە هەوڵمانداوە لەم فترەی کە کارمان کردووە من هەستەکەم یعنی چۆن ئینسانێکی تێر کە لە ڕووی مادیەوە تێرە ئەتوانێت کارەکانی بکە ئینسانێک لە ڕووی ڕۆحیشەوە ئەگەر تێر بێ مۆسیقای گوێ لێ بێ گۆرانی گوێ لێ بێ دەرەقەتی ژیان دێ ملت ئێمە لە قەیرانایە لە مەشاکلی گەورەی سیاسیایە بەڵام ئەگەر لە ڕووی ڕۆحیشەوە لە ڕووی غەزای ڕۆحیشەوە هیچی پێشکەش نەکە ناتوانێت بەرگە بگرێ بۆیە من دەستخۆشی کردو کاک جەزا جارەکانی تر پێرە شەویژێرە قسەمان کردووە زۆر جارێکە قسەمان کردووە من دووبارەیەکەمەوە ئاواتی من لەم پۆستایە ئەوەیە کە خزمەتکاری شارەکەم بم و ئەوەی کە بکرێ بیکەین و من داواکەم هەر کەسێک کە ئاواتێکی هونەری هەیە کە خواستێکی هونەری هەیە لەم شارەدا سەردانمان بکە ئێمە بە پیرەوە چین و ئەمە ئەرکە فەزیلەت نییە و پیاوەتیش نییە بەڕاستی و ئەو ئیمکاناتانەی کە ئێمە هەمانە هی میلەتە یەم میلەتەیە کە لێرە کۆبۆتەوە لە شوێن ترا کۆبۆتەوە ئەبێ خزمەتی کەین بۆیە من دەستخۆشیەکەمە هیوادارم گەلەکەم ببینم بەخۆشی و هەمیشە لە شادیا بژی شادی و بەختەوەری ئەسڵە خەفەت و کارەساتەکان فەرعەن یعنی ئەبێ ئینسانەکان لە شادیا بژین بۆیە واجبی من ئێستا لەم پۆستایە ئەوەیە کە خزمەتی شارەکەم کەم گەلەکەم کەمی ئەم کەس و کارانمە لێرە کۆبنێتەوە زۆر زۆر سپاس دەکەین دەستت خۆش بێ کاک بابەکر تۆزنەوە کێشم هەیە ئاسایی وەریگرە باشە پێت وایە کارەکانی ئێمە ئەو بەرنامانی کە پێشکەشێکین پێش گەلم شەوچەرانی ڕەمەزان کاتی تر بەرنامەی تایبەتمان هەیە پێت وایە ئەم کارانی ئێمە یەکێن شایستی ئەوەیە کە پشتگیری بکرین بێگومان من هەر ڕۆژ یەکەم کە ڕادیۆکە کرایەوە لێرە قسەم کردووە و داوام کرد لە کاک جەزا و هاوڕێیانی تری ستافەکە کە سوپاسم کردن دەستخۆشیم لێکردن کە لە ئاستی سلێمانیا بن سلێمانی شارێکی گرنگە شارێکی گەورەیە بەڕێی من سلێمانی پایتەختە ڕۆشنبیری هەموو کوردستانە نەکی کوردستانی عێراقیانی لەبەرەوە ئەبێ زمانەکان ڕاقی بێ زمانێکی باڵا بێ کە خەڵک پێی خۆش بێت نەگوەکو هەندێک ڕادیۆی ترکە ئەو کاتە باسمان کردن یاخود نێوەندی ترکە کە بەداخەوە ینی لە ئاستەکەیان نەبوون یاخود نین و بێگومان ینی وەکو باسم کرد بەختەوەرکردنی خەڵک لە ڕێگای هونەرەوەیە لە ڕێگای هونەر و گۆرانی و مۆسیقاوەیە ڕێگایەک ترمان نییە بۆ بەختەوەرکردنی خەڵک جگە لە مۆسیقا و هونەر و ئەو شێوازانەی کە لە دنیا دەباوە بۆیە ئێمە پشتیوانە بین و باسم کرد ینی بێگومان ڕادیۆ گرنگە ڕادیۆ من ئەو ڕۆژەش وتم کە ڕادیۆکە کرایەوە تەعامل لەگەڵ گوێی خەڵکاکە گوێی ئینسانەکان زۆر گرنگە ینی دوای چاو گوێیە گوێی ئینسانەکان گوێی 2 ملیۆن کەس لەم شارەدا لە دەوروبەری ئەم شارەژی ئەبێ بەڕێزەوە تەعامل لەگەڵ گوێیانە بکرێ بۆیە من سپاس بۆ جەنابیشت بۆ ئەوانیش و بۆ ڕادیۆ بابانیش زۆر زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ جەنابەت جێگەی شانازی ئێمەین زۆر زۆر سپاس بۆ هەموو هاوکاریەکانت بەخێر بێ سەر هەردوو چاومان کاک جەزا زۆر زۆر سپاس ئەچینە لای هونەرمەندی بە ئەزمون کاکە عومەری کەریم ئاغا کاکە عومەرگیان یەخوا بەخێر بێ سەر هەردوو چاومان زۆر زۆر سپاسانەکەین
سپاسی ئەو کۆمەڵە هونەرمەندە جواناکەین سپاسی ئەم گوڵاناکەین کە لەم گولستانە کۆبوونەتەوە شەوێکی خۆشە پڕشادیە هیوادارم کوورەکە هەر لە جۆشا بێ ئاگری خۆی هەبێ هەر شتێکیش نەیکەی بەژیری خۆ هەڵمەگرە بۆ پیری دەستت خۆش بێ کاک عومەریان کاک عومەر بەڕێزت پێت وایە کارەکانی ئێمە شایستەی پشتگیریکردن و هاوکاریکردنە نەک شایستەیە ئەبێ ئێمەش خۆمان بە ئەندامێک بزانین لە کارەکەی ئێوە بەڕاستیەوەی ئێوە ئەیکەن سەلماندنی شاری سلەیمانیە کە هەمیشە زندووە ئەگەر نووزەیەکیشی تیا بێ خۆی ئەسەلمێنێت ئەوە هەموو شتێکە بۆ ئێمە یعنی بەڕاستی ئێمە بووینەتە نوێنەرێک بۆ هەموو کوردستان نەک تەنها سلێمانی بەڕاستی ئێمەش پێ هەڵدان نییە ئەمە مێژووی خۆمانە ئێوە کە ئەم کارەکەن ئێمە پیر بووین و وا شەکەت بووین خۆ ئەبێ ئێوە جێ ئێمەمانان بگرنەوە بەڕێزەوە یعنی پێ هەڵدان نییە ئێوە هەرچیەکەکەن و ئێمە هەرچیمان لە توانابێ خۆمان بە خزمەکاری ئەو خەڵکە ئازانین ئێمە چین زۆر زۆر سپاس دەکەین هاوڕێیان بەدر لەوەی کە ئێمە ئەکرێ کارێکی باشمان کردبێت ئێوە لێی رازی بن ئێمە ڕخنەکانیشتان قبوڵەکەین بە دڵنیایەوە چونکە بە دڵنیایەوە ئەگەر خەلەلێک لە ئێمە هەبێت ئەکرێت ئێمە نەیبینین بەڵام ئێوە باشتر ئەو خەلەلانە ئەبین تۆ کاکە عومەرجان تۆ چیت هەیە هیچ ڕخنەیەکت هەیە لێمان ئینسان هەر شتێک لە هەر ئاستێکابی هەر خەلەل هەیە بەڵام پڕکردنەوەی ئەکەوێتە ئەستۆ ئێمە ناڵێن هیچ شتێک نییە لە ئاستا ئەوە بێت کە بڵێ تر هیچ کەم و کوڕیەکی نییە بەڵام هەتا کەم بێ باشترە لەبەرەوە ئینسان نابێت لە خۆی بای بێ لە هەر ئاستێکا بێ ئێوەش کۆمەڵێ جوانن بەڕاستی خاوەنی ئەوەن کەوا ئێمە شانازیتان پێوە بکەین ئێوەش کۆڵ نێن کەم و کوڕی ئەبێ بەڵام کەم و کوڕیش ئینسان دروستەکە ئەوە نییە ئینسان لەسەر تێری هیچی بۆ ناکرێ بەڵام کەم و کوڕ بیت هەوڵەی کە کەم و کوڕین نەمێنێت دەستت خۆش بێ کاک عومەرگیان یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاومان و گەورەت کردین چەپڵەیەک بۆ کاک عومەر ئەچینە لای کاک زایر ئەلێرۆ کاک زایری کە بەڕاش بێگومان کەسێتیشی ئەم شارەیە و پێخۆشحاڵم کەم شەو لێرێ بە خێراتنیەکەم دیارەویش هەموو کات پشتیوان و پشگیری بۆ پرۆسەی هونەر و کولتورە بۆ لەم شارەیە حەزەکەم ئەویش ڕای هەبێ لەسەر ڕادیۆی بابان کاک زایر کاکە زایرگیان یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاومان و چیت هەیە بۆ ڕادیۆکەمان و بۆ شەوچەرەکەمان سپاس بۆ هەموو لایەکتان هیوادارم هەمیشە بە خۆشی کۆبینەوە بەس ئافرم منێکی ڕەش لەم تاریکیە چۆن دۆزیتانەوە ئینشەڵا سەرکەوتوو بن و شوێن دەستان زۆر دیارە کاکە جەزا پیاوێکی زۆر ڕۆشنە لەم شارەیە دڵسۆزەکەی زۆر بە دەرە و دیارە واجبە لەسەر هەمومان ئەم شارە جوانە خزمەت بکەین و بە تەنگیەوە بین چونکە بەڕاستی تەنها لانکە کە ئێمە تیا ئارامە بین هیوام هەر خۆشیتانە سپاس کاک زایر من سەرەتا لە میوانەکانی تر ئەوەم پرسی کە ئایا کارەکانمانجی ئەوەی پشتگیری بکرین با ئەم پرسیارە بۆ تۆ جیاواز بێت چ کەم و کوڕێکمان هەیە لە بەرنامەکانمانە لەو بەرهەمانەی کە لە ڕادیۆی بابانەوە پێشکەشەکرێت من تەنها کەم و کوڕی لە کاری هەموو کەسێکە لەوەیە ئەبینم کەنەیکە ئەگینا هەموو کارێک شوێنی دەستخۆشی و پیرۆزیە و دەست خۆش بۆ هەموو کەسێک کە ئەجوڵێتەوە و دەست هەڵەهێنێ سەر هەڵەهێنێ چاو هەڵێنێ دەستان خۆش بێ سپاس بۆ ملایەکتان بەخێر هاتی سەر چاومان چەپڵەیەک بۆ کاک زایر باشە با بچینە لای ئەم خانمانش بەخێر بێن سەر هەردوو چاومان خانم گیان تۆ چیت هەیە بۆ ڕادیۆکەمان بۆ بەرنامەکانمان پێشەکی زۆر سپاس دەکەم بۆ ئەوەی کە دەرفێتت دامی قسە بکەم ڕادیۆکەتان ڕادیۆیەکی ڕەسەنی سلەیمانیە لەبەر ئەوە پێشکەوتوشە هیوادارین کە زیاتر دەموسەنی هەبێ بەنسبەت هونەری میلیشەوە حەزەکەم قسەیە بکەم کە ئەمە مۆشێکی ڕەسەنی سلەیمانیە هونەرێکی پاکە هیوادارین کە عەفوەن زۆر شت ئەبینین لە تەلەڤیزیۆنە احترامن ئەهمیەتێکی گەورەی نییە زۆر خۆش نییە بۆیە خەڵقەکە خەیاڵیاوەتە تەمسیل و ئەم شتانە هیوادارین ئەم هونەرە کوردیە پاکەی سلەیمانی لە تەلەڤیزیۆنە لە ئیزاعەیە زۆر بڵاو بێ زیاتر ڕەسەنترە مۆرچی سلەیمانی پێوەیە کەواتە خەڵک زیاتر حەزی بەمەیە هیوادارین کە پێشکەوێ و ئێوەش سەرکەوتوو بن زۆر سپاس
خێراتن سەر هەردوو چاومان با بچینە لای کچە گەنجانە باشە نە بۆ باشە تۆ نە هینە لای ئەم خانمە سڵاو لێ بێ خانم گیان ئەها کە پێتان ئەڵێم ئاگاتان لە بەرنامەکە نییە و چەپڵە لێنایەن مۆزوع مۆبایلەکانتانە بەخێر بێ سەر هەردوو چاومان بەڕێزت چیت هەیە بۆ بەرنامەکانمان بۆ ڕادیۆکەمان هەر دەستخۆشیتان لە یەکەم بەردەوام زۆر باشە ئەیکەواتە بۆچی لێرەوە داوا ناکەی بڵێ داوا لە بازرگانەکانەکەم کە ڕیکلامەکانتان بهێنن بۆ ڕادیۆی بابان باشە من قسەکەی تۆ بڵێمانیانی ئۆکێ ئیشەڵای ئەمەتیتان بن دەست خۆش بێ بەخێر بێن سەر هەردوو چاومان ئازیزان ئەتوانن ڕیکلامەکانتان بهێنن بۆ ڕادیۆی بابان تاوەکو ئێمەش زیاتر لەگەڵ ئێوەی خۆشەویستە بەردەوام بین بچینە لای چیتر کەسی ترمان هەیە ئەمە یەک ژماری ڕیکلاممان بۆ بخوێنێتەوە باشە؟ 1970 لەبەر مەکاک ڕۆژ بۆ بەلای جۆمایڵێتەوانێ خاتوشان پێم باشە بچیتە لای دکتۆرەمینی شاعیری خۆشەویست ئەگەر عزیز نەبێت لێرەوەی بینم چه کەسێکی باگایە لە ڕوتی هونەر و ڕۆشنبیری لە زۆر باشە دەستت خۆش بێ کاک دکتۆریان سڵاوت لێ بێ و بەخێر بێی سەر هەردوو چاومان سڵاو لە بەڕێستان دەستخۆشی بۆ ڕادیۆ جوانەکەتان زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ تۆ ئەزیز کاک دکتۆر بەڕێزت پێ وایە بەرنامەکانمان کارەکانی ڕادیۆی بابان شایستی ئەوەیە کە پشتگیری بکرێت بەڵێ بێگومان ئەم شارە شاری ڕۆشنبیریە کاک جەزا بەڕاستی جێدەسی دیارە بەڕاستی دەستخۆشی لە یەکەین پێویستە ئەم ڕادیۆیە لایەن خەڵکانی دڵسۆز و سەرمایەدار و بازرگانانەوە هاوکاری بکرێ بە تایبەتی لەم زروفە سەختەیە لەم زروفە قەیرانە داراییەیە هیوادارم هاوکاری بکرێن زۆر زۆر سپاس دەکەین کاک دکتۆریان بەخێر بێی سەر هەردوو چاومان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکەت چیترت کاک ڕۆژگار بچینە لای ئەو خانمانە لەوێەوە وەڵی ئەو جارە ئەو هاوڕێیانەمان کە خێزانیان لەگەڵانیە گلەیان لێکردین باشە ئادەی زۆر باشە سڵاوتان لێبێت بەخێر بێن سەر هەردوو چاومان دانیشن بام نیش دانیشم لاتان ناوی بەڕێزت هێمن عارف کاکە هێمنجان تۆ چیت هەیە بۆ ڕادیۆکەمان چیت هەیە بۆ ئەو بەرنامانی کە پێشکەشەکرێ زۆر سپاسانەکەم ڕادیۆکەتان لەم کاتەیە لە جێگای لە دەڵێ هەموو کەسێکا کردو تۆ دەستخۆشیتان لێکەم و لێرەشەوە داوا لە گوێگرانی ڕادیۆی بابانەکەم داواکارێکمانەیە کارێکی ئینسانیە من وەک وتەبێژی کۆمەڵی تالاسیما داوا لە هەموو خەڵکی شاری سلێمانیەکەم و بە تایبەت ڕادیۆی بابان کە لەم کاتەیە قەیرانی دارایی ڕووی کردوتە سلێمانی بە تایبەتی ڕووی لە نەخۆشانی تەلاسیماش کردو و لەگەڵ ئەوەشە لەم کاتەیە کە ڕەمەزانە خەڵکی تۆزە خوێن بەخشین کەم بۆتەوە سپاسی خەڵکی سلێمانیەکەن بەڕاستی هەموو کاتێ هاوکاری نەخۆشی تالاسیما بوو و لەم کاتەیە خوێنمان تۆزەکەم بۆتەوە هاوکاری نەخۆشی تالاسیما بن بە بەخشینی بتڵێ خوێن چکە دڵۆپێک خوێن هەناسەیەکە بۆ ژیان بەڕاستی وە داواکاری شمەوانی کە بە ڕۆژون و ئەتوانن لە دوای بەربانگا بانقی خوێن کراوەی بۆ ئەوانیش ئەتوان دەستخۆشیان یەکەین و هاوکاریکردنتان جێگای ڕێزە و کارێکی ئینسانیە سپاس بۆ ڕادیۆی بابان و سپاس بۆ ئامادەبوون و پێشکەشکار و منتێر و دەستخۆشیتان لێکەم جێگای خۆتان لە دڵی هەموو کەسێکا کردێتەوە زۆر سپاسانەکەی دەست خۆش داوا لە هاوڵاتیانەکەم داوا لە ئامادەبووانەکەم داوا لە بینەران و بیسەرانەکەم بە زووی بچن بەهانای نەخۆشانی تالاسیماوە بە بەخشینی بتڵە خوێن باوەڕ بکەن هیچ شتێک نابێت و کارێکی مرۆییەکەن لە پێناوی بەردەوامی ژیان ئازیزان داوا لە بیسەران و بینەرانی ڕادیۆکەمانەکەین کە بەدەم ئەو داواکاریەوە بێن و هاوکاریان بکەن چکە ئەرکێکی ئینسانیە ئێستا چی بکەم بچینە لای ڕکلام زۆر باشە کەواتە ئازیزان ئەچینە لای ڕکلام و ئەگەڕێنەوە لاتان ڕیکلام اوه دیسان الصايا وهي الربابي لا حول ولا قوة الا بالله حمد جنبرو جوزيل سنة بقول الربابي سنة من والله من يجنا اي شيء بشي كاكا اري شنكا وشي بدا قرسان ديسانوا كل شيء ما تحيله شويه اري بو خاطي خوا من هیچم دانه گیرسانوا ماسی حەکە لە پشتی دەرگاکەوە دەهاستە خبرۆ خۆ بێنە دەی ئەم پیاوە بەدەست هەڵانەوەی ئەم جۆزەیەوە شێتە بێ ئەوە ئێوە بەشایەت بن کاک سەردار ئەرێ بۆ خاتری خوا بووە لەو مناڵانەکەی چیان کردووە بە ماسیحە و بۆیان دەرپەڕیوی کورە بابە خۆتێنە چوو مناڵێکی شتێکی بە قوربان هەزم جۆزاڵە سێنمە چاوەکەم خەجاڵەتم کاک سەردارجان بەڵام کوڕی باش کوا بای ئەم جۆزانە ماوە ئێستا ئەم جۆزە زیرەکە هاتووە پێویست بەوە ناکە ئای پێویست بە چیەکە بە قوربانە پێویست بەوە ناکە بە ماسیحەیەکەوە ڕاکە ڕاک بچیت جۆزاڵ سێنیتەوە کە کوژایەوە خۆی دوای دەسانەی ئیشەکاتەوە ئەی ڕەحمە لە دایک و باوکە دەوەڵی دوای ئەمیاری هیچ ناکەمە چمە جۆزەیەکڕم دەی مناڵینەوەرن دەیوەرن یاری خۆتان بکەن ئیتر هەتا ماون کاک سەردار بە ماسیحەوە نابینن
جۆزەی زیرەک ئەگەر ئەتەوێت چیتر پێویستت بە ماسی حەوفڵ چەنەبێ بۆ هەڵدانەوەی جۆزەکەت یاخود لە گەرما و سەرما و شیرینی خەودا نەچیتە کۆڵان ئەوە جۆزەی زیرەکی ئەتڵەس لایت بەکاربێنە ئەم جۆزەیە دوای دەچرکە خۆی کارەباکەت هەڵ ئەکاتەوە کەواتە ماسی حەوفڵچەکە و هەر ئێستا فڕێ بۆ جۆزەیەکی زیرەک لە ئەتڵەس لایت بکڕە جۆزەی زیرەکی ئەتڵەس لایت سرم سرما کوتاڵی چیە سرم سرما کوتاڵی چیە چەنە جوان لێی هاتووە وزە کوردیە مۆدێلیە بۆی وەک دوێنێنیە کوتاڵی حەکیمە لێنەی نییە نرخی گونجاوە آخر بازاریە کوتاڵی حاکیم پرسی بۆ چیە کوتاڵی حاکیم پرسی بۆ چیە لە بازاڕی زێوەری سولەیمانیە خانم تۆش بیکڕا ئەوز لە کوردیە کوتاڵی حەکیم یارم دێ بۆلات کوتاڵی بەرێ ڕەنگە و ڕەنجانم بەپیدات کوتاڵی حەکیم بۆ هەموو خانمانی وێڵات خانمانی وێڵات گەرەتەوێ باشترین جۆری کوتاڵی خانمانە دەستکەوێ ئەوە بێ دوودڵی سەردانی کوتاڵی حەکیمکە کوتاڵی حەکیم سلێمانی شەقامی مەولەوی بازاڕی زێوەر دوکانی ژمارە 32 ژماری مۆبایل 0حوسەد7 152 0948 کوتاڵی حەکیم کوتاڵی حەکیمە ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت گەڕاینەوە بۆلاتان خۆشەویستانم بۆ ئەوەی ڕکلامەکانتان زۆرترین بیسەری هەبێت و هەروەها بۆ ئەوەی ئێمەش لەگەڵ ئێوەیە بە باشتر بەردەوام بین ڕکلامەکانتان بهێنن بۆ ڕادیۆی بابان و پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0حوسە7 خۆشەویستان ئەمشۆ بەرنامەکەمان بۆ ماوەی 2 کاتژمێر لەگەڵ ئێوەی ئازیزا بەردەوام ئەبێت واتە تا کاتژمێر 11 و بێژەنگیان سەعی نییە شڵا دەفتەرەکانمان بێنە پارچە و سایەکەین ئەچینەوە لای کاک ڕزگار شعرێکمان پێشکەشێت دوو کۆپلە یەکەمی پێشکەشە بە شاعری هاوڕێ برام محەممەد عومەر عوسمان من تەنیا دوو جۆر پاییزم دیوە من تەنیا دوو جۆر پاییزم دیوە پاییزێ وشک و پاییزێ تۆفان ئەم پاییزەی تۆ چۆن پاییزێکە پڕیە لە ئاهوو ناڵین و گریان سروش پاییزە و پاییزە کەشمان ئازای ئەنامی لە خوێن هەڵکێشرا سروش پاییزە و پاییزە کەشمان ئازای ئەنامی لە خوێن هەڵکێشرا چۆن پاییزێکە کە گەڵای درەخت خشە و هات و چۆی نەکاتە سۆز و مۆسیقا بۆ خوا ئامان سەدامان وەک مانگەواڵی داوە لە ئاسمان دەتۆش بۆ ساتێ چاوانت مەدا لە یەخی گریان ئەمەش بۆ گەنجەکانمان ئیمشەو لە خەوما چوو بوومە لای خوا ئیمشەو لە خەوما چوو بوومە لای خوا دوای پاڕانەوە
کە بۆ یەکتر بین ئەمەی پێبەخشی قومێ لە سۆز و دوو دڵۆ بخوێن و ماچێکی پێمدا خوا خۆی پێی وتم سۆز کە بە عەشق و خوێن بە فرمێسک و ماچ کە بە هەنگوین بۆ ڤالانتای وذكم دنج ظلالي تونبيا منيش ليه روا بيدنقم يا روا وذكم دنج ظلالي تونبيا منيش ليه روا بيدنقم يا روا وخاككم وخاككم رنجي سرآل لتنبيا منيش ليه روا بيرنقم يا روا لێتان بەڵام دوورم لێتان بەڵام خوشکەکانم براکانم من باڵداورێکی بەسکاوم کان یەکی وشک و بێئاوم ئەیەوارەوار ئەیەوارەوار ئەیەوار 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 ئەیەوارەوار ئەیەوارەوار کارەی خەمی من مەینیە مەیدانە بڵێتیە کارەی خەمی من مەینیە مەیدانە بڵێتی ئەو داردەوە مەینام گرە مەیدانە بڵێتی ئەو داردەوە مەینام گرە پەیمانە بڵێتی
هەر عاشق قەسووتیشی نەبێ ئاخەنە ئاسۆشەم ئاگری کرد دۆتەوە پڕێوانە بڵێتی کەم ئاگری کرد دۆتەوە پڕێوانە بڵێتی سلەیمانیمان بڵێتی زۆر سوپاس یاخوا دەنگە خۆش بێ بەخێر بێتەوە زۆر سپاس بۆ بەرهەمە جوانە دەم خۆش حەزمان کە شەوچەرەکەمان زیاتر ئەم شەو زۆر بە پرسیار وەڵامەوە نەبینە سەر بەڵام هەر تەنها یەک پرسیارم لە کاکە بێژن ئەوەیە من دەستخۆشی لێکم بەدەر لەوەی کە خۆی بە مەقامەوە خەری کردووە ئەتوانم بڵم قوتابخانێکیش بۆ زۆر گەنجتریشی فێر کردووە لە شەوانی پێشوە یەکێک لە خوێندکارەکانی لە ئێمە بوو بەڕاستی ئەویش هەرجێ شانازی بوو زۆر سپاس دەکەم تەما خوێندکاری من نییە هەر هەنێشتەی زانم شوێن کەوتی توێ هەموویمە لە تۆ فێر بووە لە دەنگی تۆوە لە قوتابخانەکەی تۆ دڵنیام بەداخەوە بەخوا هەتا ئاکادمیایەک بڵین لە کوردستانە بۆ فێربوونی دەنگبێژی نەبێت ینی یەکێک لە پایەکانی بە دەوڵەت بوون لەقە هەتا ئاکادمیایەک نەبێت بۆ فێربوونی مۆسیقا بە شێوە ڕەسەنایەتێکی ینی ئەمە ژوایە وەکو سیاست وەکو تیجارەت بەشێکی زۆر گەورەیە لە دروستبوونی دەوڵەت لەو هۆکارانەی کا بنەوەی دروستبوونی دەوڵەت لەبەرەوە ئەوەی کە منی زانم تەنها بە هاویەت بە ڕەفیقەکانم گەیانوە نەکەوەی کە ئاکادمی بێت با ئەوەی تر خەمەکانمان قوڵتر نەبێتەوە لەگەڵ مەقامێکە دوورمان خەرەوە بۆ دنیای ئارامی زۆر باش سواز دەکەم تۆزێک مەقامەکان هەمووی ئەم شەو ڕوبعدار بوون با مقامێکی نەهاوان دیش بڵین ئەم شتێکی مامۆستا قایرکابانە شعرێکم هەیە بۆ شاری سلێمانی بۆ شعرە دەست پێەکەم aman 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 haydat haydat aman 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 أي شعر دور أي شعر دور فينكم فناي غربت بوتوبم أي شعر دور فينكم فناي غربت بوتوبم هەرکات گریان بە یادی تۆ ڕوو لە جێژوانێک دەکەم ئەمە هەرکات گریان بە خەیاڵێ ڕوو لە جێژوانێک دەکەم درەختێکی دەرسی داوای چی
درەختێکی دەستی دایکی مناڵیمە هەموو گۆشەکانی شارم یادگاری خۆشی و تاڵیمە درەختێکی دەستی دایکی مناڵیمە هەموو گۆشەکانی شارم یادگاری خۆشی و تاڵیمە ئەمن 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 گەر باسی هەموو شار بکەم ئەم دێڕانم تەواو نابێ گەر باسی هەموو شار بکەم ئەم دێڕانم تەواو نابێ بیپارێزە سولەیمانی خودایە هەر بێ بەڵا بێ خدا هەر بێ بەڵا بێ بەجارێ ماڵی وێرانم بەسەر چووە دەیژینم بەجارێ ماڵی وێرانم بەسەر چووە دەیژینم بناكامي لدنيا دا بناكامي لدنيا دا بابا شو عمري سنين بابا شو عمري سنين رفيقات وخوايا لدورم كوما غيبقي بيادي كان زماني زو جياني عمري بيشيني رفيقات وخوايا لدورم كوما غيبقي بيادي كان زماني زور جياني عمري بيشينم بخاكي قوركم سنتا أدم ميهان شينانم بخاكي قوركم سنتا أدم ميهان شينانم لسر تابوتكم باك باك لسر تابوتكم باك باك بمحزوني بتان بينم بمحزوني بتان بينم وسيد بلا سيوانا بتم تسليم بخاك كان بطالي زوفي ليلى بدروني كيفني غنجينا وسيد بلا سيوانا بتم تسليم بخاك كان بطاغي زوفي ليلى بدروني كيفني غنجينا لنا وقرا دمم فركا لخاكي ريقك يارم لنا وقرا دمم فركا لخاكي ريقك يارم نوق أسمان بصوتيني نوق أسمان بصوتيني أنا سيجلجي خليلم أنا سيجلجي خليلم أمن أمان أمان
ئامان ئامان ئەمان ئەمان ئامان ئامان بجناي بركين السارة بجناي بركين السارة حق يادا بمجنون للشارع كشرخ اسكندري دي درد الدارة كشرخ اسكندري دي درد الدارة وتيمم بوا وتيمم بوا دردي دارة وتيمم بوا هم دردي دارة أمان 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 همو روجي لبر سيري بتي وبجنو بالايا همو روجي لبر سيري بتي وبجنو بالايا لسرغي واستمن لسرغي واستمن هتاكو أريف مدايا هتاكو أريف مدايا هتاكو أريف مدايا شوقي ورواني يتلوجين بدو شايك سري قول ولايتي ما بزينه بدو شايك شوقي ورواني يتلوجين بدو شايك سري ولايتي أبزيني سرنجيري أيوريقا هموشي وي أريتايا سرنجيري أيوريقا هموشي وي أريتايا وكو دنيا لنا وجواني وكو دنيا لنا وجواني أوات وبيت ووايا أوات وبيت ووايا أوات وبيت ووايا ياخوا بەخێر خۆش بێ بێژەنگیان یاخوا بەخێر ئەو دووکەڵە تۆزێک سلۆری شتی کوشتین دەست خۆش بێت تۆزێک دووکەڵەکە چۆ قورمانەوە بەس ڕاست بوو تۆنەکەی فابوو یعنی سۆڵوشت وە بێژەن هەز ناکەی دەستی ڕۆژگاریتیا بێت هەز ناکەی دەستی ڕۆژگاریتیا لە دیگە زۆر باشە ڕۆژگار کە دانیشتن شتەکەین زووی بەزێنم لەوانەیە حەقم لێ بکات وەخی سکوورێکی هەبوو کاک ڕۆژگار بەزێرە چەپڵێەوە بێژەن لە کاتێکە من داوای لە وردەکەم ناتوانێت هەموو کۆمنتەکان بخوێنەوە بەڵام ئاماژە بەوەم داناجان شانسە هەیە بە غیلیشی پێبە مێکێ لە کۆمنتەکان نووسێتی داناشێرکۆ مامۆستایە دەستی خۆش بێت دەست خۆش بۆ مۆسیقا جوانەکە و کە بەتەنیا بەچی بۆردێکەوە شەو هەموو بۆشایانی پڕ کردێتەوە دەست خۆشی لێکرد دەستان خۆش بێ بێژێکیان بەڕاستی جێگەی شانازی ئێمەی دڵمان زۆر زۆر بەبوونت خۆشە بمێنی بەمان بەلەشێکی ساغەوە ئیشەڵا ئەنجا کاکاوەی خۆشەویست و دەنگخۆش کاکاوەی گیان یەک مقامی زۆر چاکمان عەرەبی باشە یەک مقامی زۆر خۆشمان پێشکەشکە
زۆر سلێمانیانە. مایکی ترمان لانیە و هەر ئەوەشمان لایە. قلبي من قرششني لا نبيت نفتي تبكن أقري دشمن بيت جانم وقت من في بكن شقشقي كان قشت يسقان يقبا ينخويتي بكن بتريز من بيما ميدان حكم أزان مدوين قرنا نخنكم شون هجارم سركبي بالنا ملتنا من فكر إنساني دني نقلنا وميشك بمني بيتمادي بوغني شعبي تشاكي كان خوش بيم بيت حالي مردني خوش مردن بوبلايو هيچو پوچو پرختا نقبشي ببرسيو روتو قوتو هالنساء قربان أي باشا قربان
دەمتان خۆش بێ دەستی کاکەداناش خۆش بێ سپاس بۆ ئێوەش کە بۆ ئەو کەسە خۆشەویستانی کە ئێستا لایڤەکەمان بینن هەموو شەیەک تکامان هەیە ئەوانی کە ئێستا بینەری لایڤەکەمان هەر کەسە و لای خۆی شێری بکە بۆی زۆرترین بینەری هەبێ لە دەرەوە لە شارەکانی تر لەبەرەوەی زۆر بەداخەوە پەخشی ڕادیۆکەمان لە ئێستایە کە ئێستا ڕاستەوخۆ لە ڕادیۆکەوە پەخشەکرێ لەسەر فریکۆنسی 107.9 هیوادارم ئێوەی بەڕێزیش سبێنە لای خۆتانە ناو سیارەکانتانە گە بتوانن گوێبیستی ڕادیۆی بابان بن لەسەر فریکۆنسی لەسەر شەپۆلی FM 107.9 هاوکات زۆر بەداخەوە کە پەخشەکەمان لە ئێستایە سنووری سلێمانی و دەوروبەری واتە هەموو شارباژێر تا نزیکی قەرەداغ تا نزیکی بازیان و ئەولاتر هیواداریم بە پشتیوانی دڵسۆزان بە تایبەتی بۆ ئەمەی ڕوودەم مەکەمە بەڕێز کاک بابەکە دڕایی کە من ساڵە لەمە پێشیش لە شەڕێکی دەستەوێخی لەگە بەڕێزیە شەڕیۆم بێفرشکە و ڕادیۆ داعم کا پێشەوەی دایمەزرێنین ئەو کاتە داوام لێکرد بوو لە ئێستا جارێکی دووپاتێکەمەوە بۆی پەخشەکەمان بگاتە هەولێر و گەرمیان کە زۆر داوامان لەکەن پێویستمان بە داعمی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر و هەموو ناوەندە کلتوریەکان و پێویستمان بە پشتیوانی بازرگانە خۆشەویستەکان خاوەن هەڵوێست و نیشتیمان پەروەرەکانەکەین چکەم ڕادیۆیەکی ئەهلی سەربەخۆیە تەجروبەیەکی نوێیە کە بە وەکو باسم کرد بە پشتی خۆمان بە جیرفانی خۆمان بە سێ هاوپشت کە توانیوان ڕادێدا مەزرێن کە بەڕاستی ئەمەش قورسە خۆتان نەبینن ناکرێت لە ئێستا کە سەرجەم کارمەندەکانمان هەمووی خۆبەخشن بەڵام خوازیارین بەو حاڵەشەوە پەخشمان بگاتە زۆرترین شوێنی کوردستان
چینە لای شعریا کاگازات بەستەیەکی مابوو بەسەر چاو ئەچینەوە لای کاکە ڕزگاری خۆشەویست شعرێکمان پێشکەشەکە ئەمانەیە شەوچەرەکەمان زۆرترین گۆرانی و شعری تیابێ ئەم شەو بۆی ئێوە بێڕێز خۆشەویست بگەڕێنەوە بۆ سەردەمی خاچی بوون و ژیانی سادەی و خۆشیەکانی شاری سلێمانی. سپاس. من ئەمەوێت ببمە خەمێکی زۆر گەورە من ئەمەوێت ببمە گڕ و هەر لاشەیەک دڵی نەبێت بیسووتێنم من ئەمەوێت چی خەم هەیە ببناڵا و بە دەستی خۆم بیشەچێنم کە مردیشم وام پێخۆشە بمخەنە گۆڕێکی واوە پرسیار و جوابی تیانە بێ خەمم زۆرە و پاش مردنم تەنیا خەمێکم ئەمێنێ جا چی هەیە ئەم خەمەی من گۆڕە و شاردا یان چێ هەیە تاوانی وا گەورە بکە ئەی دڵداران ئەی عاشقانی سەر و هەور و سەروی زەمین کێتان دێت و بۆ ئەم خەمە پیرۆزەی من دڵۆ پێ فرمێز ڕۆکە کەسێک هەیە لانەیەکت بۆ بکاتەوە منم ئازاری غەریبی تۆ ژەڵەگرم منم هەموو خەمێکی تۆ ئاوێتەی ژیانی خۆمەکەم ئەبێت تاوانی من چی بێ دڵێکی بچکۆلانەم بوو لە ناو خەم و شین و تەما هەڵکڕوزە ڕەهێڵەیە و لە جەستەما بارانێکی سوورە بارێ جەرگم سۆزی بۆ خەم هەیە وا بزانم تۆش هەر خەمی بۆیە وایە جگار مەزنی سۆز و گریانی پێ ناوێ دڵت بنیا مشتی من و با کە زەفەری پێ نەبا با لای من بێ و خەمەکانم بلاوێنێ زۆر دەمێ کە دڵم وێڵە بە دووی خەمێکی گەورەدا تا ئەویش دەست بەسەر پرچی خەمەکانی تۆیا بێنێ کە پاییز ئەڕوا خەم و مەراقی لای من خەز نەبێ پاییز لە لای من ڕەنگی زەرد نابێ پەمەیی ئەبێ شەوی یەڵدایە و کەس ناخەوێ کابوو دەبێ لەم ڕۆ بە دواوە گەر دڵمان هەبێ زۆر بەنیانی کابوو دەبێ لەم ڕۆ بە دواوە گەر دڵمان هەبێ زۆر بەنیانی ڕێز لە تەواوی گەڵاکان بگرین تا تۆی گەڵایەک کوڕ لەسەر دڵ و پچیش لە تەختی مەمچی چەبیدا بکتێ بە جوانی دیسان باری خایم جانانیشت والا لێوەیەم دیسان باری خایم جانانیشت والا لێوەیەم بەڵیا کردێیە وەڵە بەڵی پاشێوەیەم هەی لاکانم وەڵە بە چاو شەرگاکە داوای کامارەی وەڵە نۆگۆی زێرداکە جەنەسیێدارە بۆ مەیەیان دیسان هەڵێ خریایە جەنەسیێدارە بۆ مەیەیان وەڵا یاردەی فرێم و دوانێ بیبەخشن بە مەیەیان هەی لاخانم وەڵا بە چاو شەرەداکە داوای کامایارەی وەڵە نۆگۆی زێرداکە
خدای نکار سری زانا جیجا جیجا ای خدای نکار سری زانا جیجا شیرنا ینی تدم ولی می جیجا می جیجا خوجوانی دروسكيتو خوجواني دروسكيتو والله ما يبينا كاليك برا والله لاريك وما يرجع ما يرجع اي خدا انا كارت سريزانا جيجا هستو باودي كيني وي دوما يعجبها جاري دي هستو باودي كيني وي دوما يعجبها جاري دي عمرك وبمري هي وي هرياك لا شاري دي جيجي ما غزواني سيسدو دبرين من لسلاوني خفت باوري امشو نخوشي سلسرين من خذ جنب اخوتايا والله جامعة جامعة خذ جنب اخوتايا كان جامعة جامعة كل شي واقمن امسوا لنا وتان كمايا هي وي وي لا كانم والله بساوسر ذاك داوي كماري والله نوقو يزر ذاك من اللي يوقن سترم بس من هذا مقامك يلا ما يكمل چون پێت بڵێم خۆشمەوەی کە لێ نەگیری چۆن پێت بڵێم خۆشمەوەی کە لێ نەگیری هیوام چی بێ هیوام چی بێ وەک منایەڵێن لە باخی دڵمان پێ نەگری كذا الدين سرم كاسم بس خيالي توي تداوية كذا الدين سرم كاسم بس خيالي توي تداوية الله ما خوم ظالمة تشني وكمن للرداية أمان 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 يا وروان لقلو دفيا كدي هيوي جري قمي بيضا ويا ري
وەسپی تۆ کافری هەیوەی بەکایە بەمێناوایانەی کیژێ مارۆوایانی سێوی سەرێ دووکایانی باغی حەسەن خایانی لقرني زرداير والله دومار شمداوير هي 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 لا خانم والله فتاو سرداك داوي كماري والله نوقوي زيارة داك دەمی هەمووتان خۆش بێت ئێمە شەوچەرەکەمان وا بووە شەوچەرەکانی تر هەندێک قسەی خۆشی تیا بووە طبعاً برادرانی مۆسیقی هەستی پێەکەن هەرچیشیان لێیە کاگازا دەچۆ سەر و میلۆدی ئازاین لەبەرچی لەبەرەوەی من کەسێکم لە پەناوە مێشکیم بردووە بە گوێزکارڵم ئەوە چکە من نێچێکە لەو میلۆدیانەی کە معجبم پێی گۆرانی هونەرمەندی نەمر مامۆستا مەحمووە فەنیە کە بەڕاستی شانازی پێوەکەین و هاوکات دوکتەیەک شتا بۆ جەرمەوە بۆی شەوەکەتان خۆشتر بێت هاوڕێی خۆشەویستم هونەرمەندی بەناوبانگ کاکە برای محمد کە ناسا و برایمی ئەوێنە هەروان بەناوبانگ ئەوتی بەرنامەیەکمان هەبوو لەسەر نەورۆز تی برادێکمان بانگ کردبوو ئەیوو من ئیلا ئێڕەقی بڵێ کاکە جیان ئێڕەقیب نابێ بە قوربانی چاوە بم ئێڕەقیب نابێ نەورۆز بڵێ وتی باشە وتی وەحاسە قەناعەتمە بێکن سرودی نەورۆز بڵێ تی نەورۆزەکەی زان چۆنە وتی نەورۆزە هەر کردی بە ئێڕەقیب جەژنێکی کۆنی کووردا وتیان بۆ خاتری خوا آخری ڕقیبەکەی کاگازات جوای لەوام شەوە تۆ سەر ئەمان میلۆدی هونەرمەندی لاوی دەنگخۆش کاکە ئەشکان لێرە کە بەشداربوویەکی کوردای دڵە هیوای سەرکەوتنی بۆ خوازم دادا ئەشکان دادا ئەشکان ببورن من لەوانەیە متابعەی کوردای دڵم نەکرد بێ هیوای سەرکەوتن بۆ خات و ئەشکان بە هیوای سەر بکەوێت و ئەوانی کە ژمارەکەی زانن هیوادارم پشگیری ئەو دەنگخۆشە ئەو گەنجانە بکەن بۆی سەرکەون لای خۆتانەوە سپاستان دەکەم 216 زەرە ناکەن دەنگ بن بە 216 منیش هەروەها خۆشەویستێکم هەیە لە کورد ئایدڵ 201 بانە شیروان سپاستان دەکەم ئەگەر سەوتی بۆ من بۆ بە منافەسە ئەو شانسی باشە هاوڕێیانمان داوای گۆرانی شادمان لێک ئەنجا بێژنگیان مەجموعەیە گۆرانی ترەها ڕاقی شت من هەر کاتی سعیەکەم ڕۆی بەڕاستی سعیەکەم امتحانەکەم فەوتە تازە بۆ دەوری دووەم بەڵام ئەو ڕێحانەیە تۆزێک نەکەوە بەس لە ڕێکلامەکەیە بەخەوتوم ئەو پۆشاکی حەکیمە من بە ڕێحانە جەملە نەبووە جا بەیاتی لا خۆشە بەیاتی لا هەمومانێڵین بەیەکەوە بەیاتی لا شەژهەش هەڵپەڕن چاپڵە بەزێ جارێ هەڵپەرچێنێ بۆ نۆپەلێ ئێستا شەژهەشتە ڕۆین ئەتوانن چەپڵە لێ بن هەڵپەڕن ئەبێت دوایەکەین بە دوو چوار چاپڵە جەماعەتان ئیکۆمان نەماوە هيدا ديدا ديدا أمان أمان أوتا قرمياني يا شساني ما شاء الله ولي بجواني قرمياني يا شساني ولا جي قوري مردواني وصفي تويا البكردوم بجلي كوردي وجواني أقاري بالا وبك أقا حمه لسليماني أري وي 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 ناس كولي شال جوانو خي
تاوێ لە لام دانیشەوە بە چێری چاوی کەبرەی هەسەبم دەرێ ماچە نۆژ بێ بابێتە سەردەی هەتانم دەی تێماچە لە جانم ناکەم ئۆخەی ئەوە تا جواني بملويني هرزاني بين وبين الله جواني بملويني هرزاني شازادي سليماني تاجي بملي من جواني وصفتو ين بكردم بجلي كردي وجواني وي 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 ناشكولي تازانو خي تاوي للام دانيشة وبشري ساري كابري هەسەبم دەرێ ماچێ نۆژ بێ بابێتە سەردەی هەتانم دەی تێماچێ لە جانم ناکەم ئۆخەی ئەوە تا خوارە پێی دەڵێنی گوڵە کابە گەنمە شامی لەو خوارە پێی دەڵێنی گوڵە کابە ندە سەڵگیری باڵاونم کافری و مەیلەی لابە ندە سەڵگیری باڵاونیم بە ئەڵڵا و بە ئەسحابە ئەرێ وەی دەبڵێ دەی وەی 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 ناشکۆڵەی چاو جوان و خەی ئەرێ وەی 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 ناشکۆڵەی چاو جوان و خەی تاوێ لە لام دانیشەوە بە کوێری چاوی کابرایی هەسەبم دەرێ ماچێ نۆژ بێ بابێتە سەردەی هەتانم دەی تێماچێ لە جانم ناکەم ئۆخەی ئەڵڵا تورينم آگر جارو بر خوم تورينم دیرو یا بیلیم واز دلینم دیرو یا بیلیم واز دلینم وای لو نازدار نازدار و خاتون وای لو نازدار نازدار و خاتون هر نخو جوانا نیولی ریالتون هر نخو جوانا نیولی ریالتون رادی بابا شپۆلی FM 107.9 ڕادیۆی بابان هیوادارم گوێبیستی ڕادیۆی بابانن بڕۆ مامەدانم
مران ويلي 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 واي واي زينة بيالي مرمران ويلي 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 واي واي شلشل دروا بونا ورزان دلداني مرنج الروما خمي خوني خمي توما دارد بيسي هلا وهي توما دول جواني مايرو دول جواني مايرو الله شلشل دروابونا ورزان دلدارني مرنج الروما خمي خومني خمي توما نالد بيسي بالروما تيجا جواني واي واي شلشل دروابونا ورزان دلدارني مرنج الروما خمي خومني خمي توما نالد بيسي بالروما تيجا جواني واي واي لجواني واي يلا
لو بغيدا لو بغى لو بغيدا سورة قول لو بغيدا لو بغى لو بغيدا سورة قول أنا بوسين وممكاي فيدا يا خالي ورور أنا بوسين ومماي فيدا يا خالي ورور أي بين بين كشاوة بين أي بين بين كشاوة بين أقلا من دايلا ودي مشكين أنا من دايلا مكي مشكين أنا لاي 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 واي واي أردل اللبان والله ذيكم إخواني أريكم واشنجيل داياري هاي بين بين كشاو بين هاي بين بين كشاو بين يا رب من دالا مي خلتين أقول من دالا ضلي مشين ضلي مشين أنا قرير ميلي بيه وي وي مال ملاي بوسات أنا قرير ميلي بيه وي وي مال ملاي بوسات شيرين هالأيامة أقول هالأيامة شيرين هالأيامة أقول هالأيامة بودة سريداي يستي كارم تمايامة بودة سريداي يستي كارم تمايامة أوتشي بوشرة خۆی هەڵناپەڕێت تەبان ئەو خەڵکەی لاکە دەست و دەمتان خۆش بێ من بەستەنها یەک ڕوونکردنەوەیان بە هونەردۆستان و ئازان ئەوە ژوونەری میلی ئەکرێ نەبەندی تیابێ نەشەڕەبەندی تیابێ کوباوە هونەری میلی یەک قەوسمبەی تێ ببوورە بەڕاستی دڵنیام ئەمانیش لەو ستایلیا زۆر شارەزانین ئەم پێوەمان دیارەشت ئەوەی کە زۆر لە مقامات ئەسلۆمەشنە بێ زۆر خاوە بێتەوە دوای لەگە سەریعەکە بینی زۆر کەمە بێتەوە هاچەند شتێکی جوانیشە بەڵام پێمان بڵین بە ئێمە هەزم ناکرێت لەوانەیە نەتوانین زۆر مسەیتەر بین بەسەریا چۆن هەر کەسە و کاری خۆی بەڕاستی ئەوانیش جێگەی دەستخۆشین کەەوە توان بە شێوازێکی زۆر بەتوانە 4 سەعات گۆرانی سەریا بوترێت شتێکی قورسە بەڕاستی ئەوش تەمەهان لەسەر مقامەوە تەمان چی بێژەگیان باش کاکە قسەکەی توێژڵی خۆشەویستان و ئازیزان خوشکەکانم داوای ئەو گۆرانیی ڕێحانە و ڕێحانە ئەڵێن بەڵام من حەزەکەم پێش گۆرانی ڕێحانە لە یادمان نەچێ ئێمە سەرکردەیەکی زۆر گەورەمان لە دەستداوە حەزەکەم یەک گۆرانی بۆ سەرکردەکە بڵێم ئەگەر یارمەتیم بەن ماڵوێران خۆم سەرنجوەری ئاوی چاو وشکایی نەهات ماڵوێران خۆم سەرنجوەری ئاوی چاو وشکایی نەهات سەری کاسم چاوەڕوانی کۆشی تۆ بوو ئەی بۆچی نەهات بۆچی نایەی تۆ بڕیار بوو بن ئەمدارە جێژوانی وەکوو ڕۆژان گەڵای وەری و لە تەرزەی ماچ هەراسانێ ئەیەم ئێستا هەواڵێکوە ئەوری سەوزی ئەم دڵەی من خۆ بەبێت تۆ لێڵە چاومان وشکە کێڵگەی ئەم دڵەی من ئەیەم ئێستا کە تۆنی
دەستی هانا بۆچێ بەرم لە ڕاهێڵەی ئەم غوربەتە چی بکەینە چەتری سەرمان چی بکەینە چەتری سەرمان ماڵوێران خۆم سەرنجوەری ئاوی چاو وشکایی نەهات سەری کاسم چاوەڕوانی تۆی لە خەبرەکەشا ئەی بۆچی نەهات بخاطر أو خدو شاري بيك بخاطر أو خدو شاري ريحان وريحانة ريحان ديواني تأخذ عيبك كل جياني ترقى كم يذكروا حرفهم ديواني درجة كم ليذكروا أمسوا ميوانا أمرونيا داوكاي أمروي وقدنيا ريحان ريحانة ريحان الواني تأخذك كل دياني درقا كم يذكروا أرضهم ديواني درقا كم بوكروا سويني ويانا هركس يبيك غريب نوادي هركس يبيك غريب نوادي خذك غمر يدب الراضي خذك غمر يدب الراضي ريحان ريحان ريحانيان تأخذك كامل اليان درقا كم ليكرو أمشو ميوان درقا كم ليكرو أمشو ميوان أمان أمان سرم سرما وانا كاري قردون سرم سرما
کاری گردون چون نمامێکی ئاشتێنێ سرم سوورماوە لە کاری گردون چۆن نەمامێکی ئاشتێنێ گەلێکی وادەم بە پێکەنین لە ناو میحنەتا مەگریان دێنێ ئەمن ئەمان ئەمن ئەمان ئەمن ئەمان ئەمن ئەمان ئەمن ئەمان 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 بۆچی منت ناوێ بۆچی منت ناوێ بۆچی منت ناوێ بۆچی منت ناوێ بۆ من بابێ تۆ هەڵ ناکەم تاوێ بۆ من بابێ تۆ دڵم ناسراوێ بۆچ من لە جوملەی عەبدی خودانی بۆچ من لە جوملەی عەبدی خودانی ساعتێ لا دەزمیحنات بۆچ من غانیم ساعتێ لا دەزمیحنات غانیم بۆچی منت ناوێ بۆچی منت ناوێ بۆچی منت ناوێ بۆ منت ناوێ بۆ من بابێ تۆ هەڵ ناکەم تاوێ بۆ من بابێ تۆ دڵم ناسراوێ دەست خۆش بژیت زۆر سپاس بن دەست خۆش دەوری دووەم تەواو ئەمە دیاریە دیاری بەرنامەیە بە قوربان گشتمی او بیمانا خیلی و بگرانا كم بيو كم بتشو جانا كم ددقري دعيني واشو دانا دانا خال دانا 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 قربان دانا دانا مالي بين ممان دوانا يكون شتمي او بيمانا قولنا دا خوي بشيمانا نصبر معنا بخويا نصبر زۆر ناخۆشە بڵێت کاک دانا شتێکی تر بڵێ تەواوی لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری ئەوەی وایە
یاڵە دێ ئەمە شوویتر تاوە کاکەمە ئەخی گوێ بەڕاستی شەوچەرێکی جیاواز بوو زۆر هونەرمەندەکان مەمەدوو کرد بە تایبەتی ژەنیاری بەتوانە کاکە دانا شێرکۆ یەک چاپڵەوە کاکدانا پێشەوەیم گۆرانی پێشکەش بکەین بلای خۆمەوە وەکو سافی ڕادیۆی بابان و بەرنامەی چەپڵا لە ئێستەوە ماڵاوەیتان لەکەین یعنی کۆتایی بەرنامە ڕاگەێنین و مژدەوەتانێمێ خاوەنی گۆرانی ڕێحانەش کە خاوەنی ئەو نییە فۆلکلۆرە بەڵام کە بەدەنگی و ناسراوە مستەفا ڕۆفیشە شەوانی داهاتوە میوانی بەرنامەیە بۆ ئاگاداریتان یەک شت بکەین کاک ڕۆژگار میوانەکانیشمان دو قسەی خۆیان بکەویتر بووی و گۆرانیە یەک جارتەوە با ماڵەوەی بکەن ماڵاوی لە میوانەکانمان نەکەین کاک بێژەنجان بەخێراتن دەکەین وەکو بەرنامەکە ئەواڵین کاکە داناجان بایەکێکە سڵاوی خۆیان بگەێنن و چیتانێ بۆ بەرنامەیە لای خۆمانەوە گۆرانیگە وەکەین بە دیاری بەرنامە ئێمە ئیمتیحانمان هەیە تۆ چی کاکدانا کاکدانا بزانین چی هیچیشم نەماڵم بڕێنەوە سوپاس بۆ گوێگرتنتان هیوادارین هەموو شێگاوە لەم ڕەمەزانەوە کۆبینەوە ئەم شەش حەوشەوەی ماوە بەخۆشی ببینە سەر و سوپاس بۆ گوێگرتن سپاس بۆ تۆی دەڕێز تەوان زۆر سپاس بۆ هەمولایەک لە کەم و کوڕیام شەو مامە بۆرن بەتای بەدی خۆم تەوانەوە کەم و کوڕیان نەبووت زۆر سپاسانەکەم زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شەو لێرە گەورە بووم لەگەڵەوەی خۆشەویستە هیوادارم هەر ئاوا ڕازاوە و هەر ئاوا جوان و هەر ئاوا پڕ لە جوڵە بنیشەڵێژنی خۆشەویست کاکەوەی خۆشەویست گۆرانی زۆر مابوو بەس من یەک بژدەی ترتانێمێ دوای جەژن گواتە بەرنامەی چەپڵە هەموو ڕۆژێکە بە جیاجیا میوانداریە بێ هەمویان بکەینەوە بەڕاستی تێرمە لێ نەخواردن کاکاوەجان تۆش دواوتەی خۆت بڵین کاکاو دوای وتەی خۆت بوو پێشکەش بکەین من تەوانام شەو زۆر زۆر پێ خۆشحاڵ بووم بەڕاستی زۆر زۆر سپاسی ماندووبوونتانەکەم هیوادارم هەموو شوێ ئەم کۆڕ و کۆمەڵە بەردەوام بێت زۆر سپاس منیش لای خۆمەوانێ من بەڕاستی ئەم شەو زۆر 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 دڵم خۆشە بەوەی زۆربەی زۆری شەوەکانیم بۆ ئەم قاوەخانەیە میوانەکانمان زوو ئۆغرەکەن بەڵام ئەم شەو لەوە ناچێت تا پاشێش بڕۆنەوەوانێ زۆر سپاسیانەکەن چەپڵەی بۆ میوانە بەڕێزەکان بەخێر بێن سەر هەردوو چاومان کاگرزگار ئەگە تۆش دوای نوتت بەڵام هەتا شعرەکە ئامادەکەی خات و بەهرە چەپڵێک بۆ یەکێک لە نەوەکانی مامەسا مەحمەفەنی خوشکی کاگازادی خەیات و چەپڵێ بۆ خوشکە بەڕێزەم کە هاتە سەر شانەوە بەخێر بێدەخوا سەرسیج پێشەکی بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەم ئەمەوێ باسێکی خوا لێ خۆش بوو هەر چەنە نەمردووە لە ناومانە کاک نەوشیروانگیان بکەم بەڕۆح و بەدڵ هەر هەمومان بەداخین حیفێ لەم ئاهەنگە باسی ئەوەکەین بە وەکو مردو بەڵام نەمردووە باوەڕکە هەرچی ڕەگی پیاوەتی تیاابێ لەم شارە پێی ناخۆش بووە لە ناخەوە لە ناخ بەتایبەتی ئەو بەتایبەتی ملێرەوە درود بۆ مامی گەورەمان بە هیوایەوەی کە مامی گەورەشمان بە هەمان شێوە کاگرزگار دیارە دوایینوتەی ئەگەر شعرێکی کورد بێ مەمنونیە بەم لەبەرەوەی ئەچینە لای دوایین بەرهەم و دیارە ئەمە لای خۆمانەوە کوستافی ڕادیۆ من و خشانەخانش ماین ماڵاویتان دەکەین کاگرزگارجان ئەوە مایکە لە بەردەمایە شعرێکی حەزەتی مەولانە پێشکەش بە و میوانە بەڕێزانە و ئەو شارە جوانە و ئەو ڕادیۆ ناسک و پڕخۆشەویستیە بکەم زۆر سپاس دەکەین حەزەتی مەولانەی ڕۆمیە فەرمێ من عەقیقی تۆمەوێ من عەقیقی تۆمەوێ شەکەر چ کەڵکی هەیە من جەماڵی تۆم دەوێ قەمەر چ کەڵکی هەیە کە چاوی مەسی تۆ نەبێ من شەرابم بۆ چییە کە هاوڕێم تۆ نەبی سەفەر چ کەڵکی هەیە من زەکاتی تۆمەوێ چ خەزیێنە چی لە خەزیێنە بکەم من نێوقەدی تۆمەوێ کەمەر چ کەڵکی هەیە کە یوسفم تۆ نەبی
لە میسر ئیشم چییە کە سێبەری سوڵتان نەما لەشکر چ کەڵکی هەیە کە هەتاوی تۆ نەبێ چ تیشکێک دەدا خۆر کە تۆ چاوەڕوانم نەبی نەزەر چ کەڵکی هەیە ئەگەر لە قای تۆ نەبێ بەقای عمرم چ سوو ئەگەر پەنای تۆ نەبێ سپەر چ کەڵکی هەیە بەنەوعی عاشقی ڕوتم خەریکم ڕوو لە سەحراکەم وەکو دەروێش و دێوانە بەجارێت تەرکی دنیاکەم هەموو عمرم لە ڕێی تۆدا نەبێ هۆ بەزایع چوو دەسامەی لێ بکە ئەی جانی شیرینی زوڵێخاکەم هەتا بولبل لە گوسەر گوڵ بێ منیش هەر چاوەڕێی وەسڵم مەحاڵە تاکو من بمرم خەیاڵی کەس بەدڵداکەم لەسەر لێوە خەریکە دەربچێ ڕۆحم لەسەر لێوە خەریکە دەربچێ ڕۆحی ڕەوانم وە دەسازوو بمگەرێ تاکو نەمردوم پێتی هداکەم خەتایەکی عەزیمە گەر لە تەمسیل و مقابلدا لەبی پڕشەکەر و شیرت لەگەڵ شیرینی شەهداکەم خدا خانم بسووتێنێ زمانیشم دەمووی لێبێ ئەگەر تەشبیهی ڕوخسارت بەڕووی شیرین و لەیلاکەم لە ناو شوهرەتم پرسیارەکەی ئەی باعیسی ژینم لەبەر دێوانەکەی تۆدا وەکو دێوانە شەیداکەم دەست خۆش کاک ڕزگارجان ئەومان بیر نەچێ کاک ڕزگار بەدەل لە شعر زیاتر لە 20 ساڵە لە شارەوانی سینەمای ڕۆڵێکی بەرچاو هەیە لە خزمەت و جوانکردنی ئەم شارەیە زۆر جار فیستیڤاڵەکانمان بەڕێز کاک بابەکردڕایی ڕەنگە شایەتەوە بات کە فیستیڤاڵێکەکەین لە مامایارە لە هەر شوێنێک لە شەقامی سالم بۆ سبێنێ ئەرکە قورسەکەمان بۆ ئەو تیمەکەیت و سوپاسێکم هێشتی ترماوە ئاماژەی پێبەم بە داوای لێوردنەوە کە من ڕوونکردنەوە بە دوای ڕوونکردنەوەیە بۆی مزاقەتی ئەم ڕادیۆی لەدەستنین کە ڕادیۆیەکی ئەهلی سەربەخۆین من سوپاسی خوشکە بەهراکەم بەسەی ڕێزانین بۆ هەموو سەرکردەکان بۆ هەموو پێشمەرگە قارەمانەکان بۆ خەبات و ماندووبوونی هەموو سەرکردەکانی کە ڕۆژە لە ڕۆژان پێشمەرگە بوون بە هەموو ڕەنگەکانەوە درود بۆ گیانی هەموو شەیدانی کوردستان ئەگەر لە سای پێشمەرگەیان نەبووە بەڕاستی منمان نتوانین لێرە شەوچەرانە ساز بکەین من حەزەکەم لای خۆمەوە وەکو یەکێک لە پێشکەشکارانی و ئامادەکارانی ئەم بەرنامەیە لەگەڵ برای بەڕێزم کاکە ڕۆژگار کە دەرێنەری بەرنامە و کەسێکی ماندووە لای خۆمە ماڵاوی بەوە ڕاگەێنم هەتا سبێ شەو کاتژمێنەوە بێکبینەوە بەڕێز کاک ڕۆژگار پێمەڵێ ئەڵێ بەڕێز کاک بابەکردڕایی ئەڵێ هەرچێک پێویست بێ بۆ هاوکاری و دامیم ڕادیۆ من سپاسێکەمەوە هەموو کاتی هەڵوێستی دیارەوە سپاس بۆ هەموو لای خۆشەویستان منیشی شتێکم نەماوە تاوەکو سبەی شەو کاتژمێرن و نە ئەڵێ سپۆنسەر ئازیزان بەرنامەی چەپڵا بە سپۆنسەری دۆشاوی تەماتەی شارە زوور هەروەها کۆمپانیای ئەتڵەس لایت بۆ بەرهەمە کارەبایەکان زۆر سپاسی سپۆنسەرەکانمانەکەین خۆشەویستان تا هەروەها زۆر سپاس بۆ موبایلی زۆر زیرەکەم هاکە ئاوە ئەها ڕقەمی ڕیکلام خۆشەویستان ڕیکلامەکانتان بهێنن بۆ ڕادیۆی بابان تاوەکو زۆرترین بیسەری هەبێەوە هەروەها بۆی ئێمەش زیاتر لەگەڵ ئێوەی خۆشەویستە بەردەوام بین پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0776 کاگالان لێەوە سێرم مەکە زۆر خۆشحاڵ بووین ئێوەش لەگەڵمان نابوون تا ئەم کاتە یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاومان بە گۆرانی کۆتاییەکی پێێنین تا سبەی شەو کاتژمێرنەوە کاتێکی خۆش و ماڵ ئاوە فقري إحسانك وما تسرقردان شال فقري إحسانك وما تسرقردان شال مثل جنان ببيشك مثل جنان ببيشك ملقي جوانان شار عالمان زاهدان مجمعي كوري علوم بوتوافي قامتي تو مكي غفران شار لاجي أمام برو كشمير خان الداني رم لاجي أماما برو كشمير وخانداني رم خلاصني ونجاوب
لە دوای تۆ تاوانە شار گەر لە بێژەنکەی سەلامت شارەکەم نورینە من خۆنەشیکەی مقنعم من ئەمما قورپێوانە شار ئامان ئەمان ئامان ئەمانەی دادەیدا لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری لەکەم کۆڵان بەدەستی چەپا نزیکی یەگار دووری گۆنەی یارێ مەسووتێ ئای وێنەی مۆمی کاپووری گۆنەی یارێ مەسووتێ ئای وێنەی مۆمی کاپووری کایتاوە ئیمجوانێ ڕاوەستاوە پاو و پوزی داڵی زێڕە ئاخ پاوانەی تێکراوە پاو و پوزی داڵی زێڕە جان پاوانەی تێکراوە پەشێوێم ئارامێم یاساتێ غەریب و دڵ پەشێوێم ئارامێم یاساتێ چی بکەم نادڵی سەوداییم بۆ ساتێکی ژنام گاتێ چی بکەم نادڵی سەوداییم ئای بۆ ساتێکی ژنام گاتێ لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری یەکەم کۆڵان بەدەستی چەپا نزیکی ئەگەر دووری بۆنە یارێ مەسووتێ ئای وێنەی مۆمی کاپووری بۆنە یارێ مەسووتێ ئای وێنەی مۆمی کاپووری